بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی ئێمە بینەران و بیسەرانی گوڵستان لە هەر جێگەیەکن جوانترین سڵاوتان لێبێ خوازیارین خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و عیبادەتی ئەمڕۆ و سرجەم ڕۆژەکانی دیکەی پێشووی لێ قوبوڵ فەرموو بێتین بە باشترین و چاکترین شێوە. خۆشحاڵم خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشیمەوە ئەم ئێوارێش لە خزمەتتانە لەگەڵ مامۆستای ئازیز و خۆشەویستمان مامۆستا شێخ فاتح، هەروها برایان لە پشتی کامێرە و ژووری کۆنتترۆلی پەخش، هەروەها برای خۆشەویستمان شێف دیار لە چێشتخانەی گوڵستانەوە ئەمڕۆ بە کۆمەڵێک بڕگە و بابەتەوە هاتوینەتەوە خزمەتان هیوادارین ئەم ڕۆژ تا کۆتایی بینەرمان بن چونکە عالم خوایە پێچێ ئەمە دوا بەرنامەی گوڵستان بێ لەوە چ ئامەوەسا سڵای خوا لەبێ سڵای خۆشنا بە کاکدانە باش مامۆستاجان حاڵە بیاخوا خەریکی ئەعلانیەکەی کورە بەدەست خۆمان نییە حەزەگەڵین جەژنە بەیانی هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوارە ئێوەی ئازوو خۆشەویست و بینەرانی بەرنامەی گوڵستان طبعاً دوێنێش باسمان کرد کاکدانا بەڕاستی یەکێک لەو شتە جوانانەی کە ونیەکەین ئەوەیە کە لە بەرنامەی گوڵستانە بە خزمەت سەرجەم بینەرە خۆشەویستەکانمان و ئەم برا ئازوو خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام جارێکتر ینی دوورەکەوینەوە تۆزێک چۆ ئێمە ڕۆژانە ئێتر سەعاتێ یان نیو سەعات پێش بەرنامەکە خۆمان ئامادە کردووەم برایانە بەڕاستی خۆی گەورە تەوفیقیان بە بەڕاستی ئەم برایان لە کۆنتترۆلی بەرنامەکە لە هەموو ستافە جیاوازەکانی ناو کەناڵی ئاسمانی پەیام ینی زۆر ماندوو بوون ئەم مانگی ڕەمەزانە بوون خۆی گەورە تەوفیقی هەمویان بات و ڕزق و بەرەکەتیان زیاتر بەسرا ببارێنێ لەگەڵ سەرجەم ئازیز و خۆشەویستەکانمان و بینەرەکانمان کە بینەرێکی زۆر الحەمدوللا کە بینەری بەرنامەی گوڵستان بوون ئەم ساڵ و دوعای خێرمان بۆ هەموو لایەکتان هەیە هەرچەندە مامۆستا دابڕانەکە ینی وانی هەر کاتی ئینشەڵڵا نا هەر بینەران ئێمە نەبینۆچکار ئێمە من و کاکدانیار و بەیانیان پەیامی ڕۆژمان هەیە بەردەوام بین جەنابی شت هەفتانە یا دوو هەفتە جارێک شیرین چات هەیە بەڵام ئەوەی بەو شێوازە ڕاستە و خۆ و هەموو ڕۆژێک هەموو ئێوارێک تقریباً بەرەکەتێکی خۆی ڕاستە بێگومان الحەمدوللا کە ڕاستە ئەم مانگە بەیەکەوە بردمانە سەرەوە هیوادارین کە ئینشەڵڵا بەرنامەکە سوودی هەموو لایەکی تیا بوو بێ و جێ دڵخۆشی هەموو بینەرەکانمان بوو ئینشەڵڵا. مامۆستا شێخ فاتح یادگاریەک ڕووداوێک شتێکی خۆش لە ماوەی ئەم چەند ئەڵلقەی کە کردومانە کە 29 ئەڵلقەمان کردو بەمڕۆوە بەڵێ وڵاتی یادگاری ماشەڵڵا زۆر بوو بۆ نمونە یەکەم یادگاری یەکەم ڕۆژەوە بوو کە مامۆستا تۆ خەریب و بڕۆی جا یەکەم ڕۆژ من و تۆ بەرنامەمان پێشکەش کرد بیرمە ئەلێوە بووین کاگاریان پێی وتینتی ئەلێوە میوانەکان بێنە ژوورەوە من چوم دکتۆر محەممەد بامۆکی بێنم هەر ڕۆشتم کە ڕام و لە دەرگای پشتۆ ئەویانە نبوو تۆ چاوەڕێوی من بێمەوە کوڕە کاکە میوانەکە هاتۆ بڕۆن پێشکەشکارەکە بێنەوە ئەو هیچێ بوو لە خۆشانێک کە ڕوویا وەڵا الحەمدوللا هەموو یادگاری خۆشە ئەم برایانە بە تایبەتی ستافە جیاوازەکانی کۆنتترۆلی بەرنامەکە کە سێ ستاوی زۆر ئازیز و خۆشەویستن بەڕاستی کە یعنی یادگاری زۆر خۆشمان هەیە کە وە شێف دیاری و شێف دیارەوە هەر زۆر تایبەت دوێنێ لێرە نەبوو بەرنامەکەمان دیار بوو وەڵڵا ڕاستە شێفجان سڵاوی خوا لەبێ پێش هەموو شتێک تەندروستی دایکێ الحەمدوللا بخوا شیفای بەیاخوا خی گەورە شیفای دایکی تۆ هەموو دایکەکان و هەموو نەخۆشەکان بەڕاستی جێگەت خاڵی بوو دوێنێ جێگەت دیار بوو. کاکدانا ئەم شەو ئەگەر وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان کردی بە جەژن شەوی جەژن یەکێکە لە شەوە مبارەکەکان کە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەسەرەکە فەرمێ هەر کەسێ شەوی جەژن زینوو بکاتەوەتە بە عیبادەت بە قورئان بە زیکر ئیتر سەعاتێ بۆ تەکرێت 2 سەعات زیاتر ئەوە ئەفەرمێت ئەو کەسە دڵی نامرێت جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان دڵی نامرێت یعنی زۆرێک لە خەڵک کە لەو ڕۆژەیە کە ئەفەرمێت کە دڵیان نامرێت بەڵام دڵی ئەو جۆرە کەسە و نامرێت چونکە دڵیان خۆشە بە ئیستیمڕاریەتی عیبادەت کەواتەوە نەبێ ئەم چەوانەی کە تەواو بوو ئەم شوێت بڵێن هەموو شتێ تەواو تەواو نابێ ئەم شەو چەند خۆش ئێمە لە سوپاسگوزاری خۆی گەورەیەکە مانگی ڕەمەزانمان گرتووە کە شەوەکانی قەدر چەندێک توانەمان بۆ گرتومانە سوپاسگوزاری خۆی گەوراکەین لەسەر ئەو نیعمەتەی کە پێی بەخشیوین وەلەشمان ساغا یا ئەوەشی کە نەخۆشە بەڕاستی کە توانیوێتی هەر مانگی ڕەمەزان دڵی خۆش بێ ئینشاءڵڵا چەند ڕکعاتێک نوێژ بێت قورئان خوێندن بێت زیکری خوا بێ هەتا الله ئەکبەری شەوی جەژن ئەگەر شەوی جەژن بوو ئینشاءڵڵا ئەنجامی بن خێرێکی گەورەتان دەسەکەوێەوە ئەم شەوە بە زیندووکەرەوانی شەوی قەدر ناوە برێت و شەوی جەژن ناوە برێ و هەروەها یەکێکم لەوانەی کە ئینشاءڵڵا تەئسیر و کاریگەری بۆ عاقبەت خێریتانە بێ لە
نەتیجەیە کە خۆی گەورە عاقبەت خێرتان کە عاقبەت خێرمان کەەوە لە ڕۆژی قیامەتە نەدامەت و سەرشۆڕیمان توش نەبێ انشاءالله. انشاءالله. طبعا چەندین فەرمودەژ هەیە مامۆستا. طبعا گوناه هەر گوناهە، ینی لە هەموو کاتێکە، بەڵام هەندێک کات هەیە وەکو بڵی چۆن خێرێک بە 70 بە 700 وانە، ینی باسی ژەکرێت لە ڕۆژانی جژنە. طبعا ڕۆژی جژنی ڕەمەزان یەک ڕۆژە لە ڕووی شەرعەوە، بەڵام ئەوە لە عادەت و تەقالیدی خۆمان ناکراوەتە 3 ڕۆژ، بەڵام ڕۆژی جژنی قوربان 4 ڕۆژە. یعنی لە یەکەم ڕۆژی جژنە یا لە شەوی جژنەوە جەنابەت فەرموود تاوانکردن و گوناهکردن زۆر جیاوازە لە شەو ڕۆژگەیتر، یعنی زۆر خراپە، یعنی بەدەر لەوەی کە لە ڕۆژێکی ئاساییە لەوانەیە چەند قەت خراپتر بێ. ئاگامان لێبێ ڕۆژەکانی تری جژن بڵین کە خەڵک هاتوچۆ یەکەکە پاراستنی سنوورە شەڕیەکان، ڕاستنی حەڵاڵ و حرام، تەوقەی نێوان ژن و پیاوی نامەحرەم، ئەمانە هەمووی ئاگدار بین چکە بەڕاستیمە لە قورسایی مانگی ڕەمەزانەکەت کەمەکات ڕاستە دوایی ئینسان تووشیەوە بێت، ینی هەتا نیشانی خراپە بەڕاستیمە کە تۆ دەست بیتەوە گوناه نیشانەوەی کە مانگی ڕەمەزانەکە لێ قوبوڵ نەبووە. والله ئەعلەم. ڕاستە. خۆی پەروەردگار لە من و لە جەنابەت و لە تەواوی ئەم برایانە و لە تەواوی بینەر و بیسەرەکانمان خۆش بوو بێت، هیچێ بوو بێتین لەو بەندانەی کە لە کۆتایی ڕەمەزانە خۆی پەروەردگار لێمان خۆش بوو بێت و گردنمان ئازاد بوو بێ لە ئاگر انشاءالله. و داوا لە بینەرانەکەین گردنمان ئازاکەن هەمویان بێگومان، چکە لەوانەیە هەر ڕۆژان من باسی یەکم کرد بێ فلانە کەسێ فلانە نە هەر لەوانەیە بۆ نابن هەتا کاک دانای سەجاری وا هەیە لەوانەیە مشکلێکمان لە ماڵەکە دروست کردووە بەهۆی کە خانمێکە سەیری بەرنامەکەی کردو زۆر مێردەکەی توێتی هەسە بڕۆ خەریکی چێشتەکەەوە بە شتانە ڕۆدار ڕاستە لەبەرۆ گردنمان ئازاکەن بەڕاستی لە ئەم مانگەیە ئەگەر سەرقاڵیمان بۆ ماڵەکانتان دروست کردبێ ئینشاءالله سەرقاڵەکان هەمووی خێر و پڕ لە بەرەکەتە بێت و دوعاکانی کۆتاییش هەمووی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستە بێت انشاءالله. ئەم ڕازم دوعاکانیشت تایبەتتر و تۆزێک تەفسیلتر و گشتگیرتر و درێژتر وابێ انشاءالله انشاءالله خۆی گەورە بمانکەێنە کاتە. مامۆستا بە تەسەوری تۆ بەیانی جەژن یا جەژن نییە؟ والله تر یا جەژن یا جەژن نییە، ئەزانم وێ دەکەین جەژن بێت. خۆی یەکش دێ لە ڕووی شەرعۆنا خەڵکێک 29 ڕۆژ بە ڕۆژ وە حەزەکە 30 بە ڕۆژ ئەو ناواز لەوە بێنە، بەڵام ئێستاگەر سەیری خەڵکی بە شێوازی گشتی لە بازاڕە لە ماڵەکانە بوون بە دوو بەشەوە، ئەوانەی جلیان حازر نیە و ناوماڵیان حازر نیە و کۆمەڵک شتیان ماوە خواخۆیانە بەیانی ڕەمەزان بێ و دوو بەیانی جەژن بێ، ئەوەی کە هەموو شتێکی مەزبوطە و تەواو و ڕێک و پێکە ئەڵە وەڵی بوون حەزەکەم بەیانی جەژن بێ، کورتتەنی نۆژ لەسەر دەبیانی 29 بگرێت و این 30 بگرین، بەڵام ئیتر ئەگەر مانگ 29 بێ هەروەکوایە 30 بوو بێ هیچ فەرقی نیە و کە من ڕەئی شخصی خۆم وایە لە 99.9 بەیانی جەژنە بێ. شو ناچین بۆ تەراویح. بەڵێ وەکو مامۆستاکەوتی شۆکاکە بەخوا جەژن بێ جەژنەیە تەراویح تەراویحدام ناگەم. مامۆستا گیان با بچینە لای شێف دیار. شێف دیار بەڵێ گیان چیت بۆ ئامادە کردوین؟ بەڵێ ئەمڕۆ مەحشیەکی کولەکەمانەیە، هەر هەستەکەم بە قیمەکەی هەر شتەکانی دوێنەیە دووبارە ئەمڕۆ هێنامانەوە دەستێ خۆش بێ. مەحشیەکی کولەکەی بە ماست دەکرێت بەڵێ لە شێوازی سووریایە. سووریا بەڵێ ئەمڕۆ لە سووریای بەڵێ لەگەڵ سوپێکمانەیە سوپێکی شعریەیە و برنجێکی درێژمانەیە هەر بە شعریا کرێ. باشە دەست و چاو من دەست پێکم دێ انشاءالله یینەوە لە دوای باش نییە مامۆستا وردوور دەتەوەرەکان بناسێنم وەک باقی دیکەی ڕۆژانی تر خۆشەویستان گوڵستانی ئەمڕۆ سێ تەوەری سەرەکی لە خۆی گرتووە لە تەوەری یەکەمیاندا باس لە بەردەوامبوون لەسەر پەرستش و عیبادەتەکانەکەین لە دوای ڕەمەزان بێگومان ئێمە 29 ڕۆژە 29 شەوە سەرقاڵی عیبادەت و نوێژ و تەراویح و شەو نوێژ و قورئان خوێندن و زیکر و خێرکردن و ئەم بابەتانین ناکرێ بەڕاستی ڕەمەزان ڕۆیشت 180 پلە بگۆڕین وەکوایە کوردایی نەبایدی بێ نەبۆرانی بێ ئەبێ بەڕاستی لەسەر ئەم عیبادەتانە کەم تا زۆر دڵنیا بن لەوەی کە هیچ کەسێکمان ناتوانین کەشی ڕەمەزانی بۆ خۆمان چونکە هەر فەرمودەی شیرینی پێغەمبەرە ئیمان زیاد و کەمەکە ئەوەی کە لەم ڕەمەزانەیە بە دەستە جەمی ئەو عیبادەتانە کراوە ئەم جەوە ئیمانی دروست بووە دڵنیام مامۆستا ناتوانین تاک بە تاک ئەمە دروستکەین بەڵام خۆ ئەکرێ شەو نوێژەکانمان ئەگەر کەمیش بێ بمێنێ خێر و سەدەقاتمان بمێنێ زیکرەکانمان بمێنێ قورئان وازی لێ نەهێنین بیخوێنین جا ئێمە باز لەوەکەین چۆن بەردەوام بین لەسەر پەرستشەکان لە دوای مانگی ڕەمەزان بە میوانداری بانخوازێک لەسەر ئەم تەوەرەیە قساکەین لە تەوەری دووەمە ئەگەر بەیانی یان دوو بەیانی جەژن بێت بێگومان گرنگە باز لە سونەت و ئادابەکانی جەژنکەین بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر هەموو بابەتێک قسەی هێ مامۆستا خاڵی خسۆتە سەر پیت و هیچ شتێک لێ نەگەڕاوە کە قسەیەکی تیای نەبێ بۆ ڕێخستنی
با بڵین ژیانی ئێمە بۆیە بزانین سونەت و ئادەبەکانی جەژن چین بە میوانداری مامۆستایەکی بەڕێزی ئاینی لەسەر ئەم بابەتەش قساکەین لە تەوەری سێهەم و کۆتاییدا باز لە بابەتێکی زانستی فەلەکی فیزیاییەکەین بێگومان ئەویش دیاریکردنی جژنی ڕەمەزان لە ڕووی فەلەکیەوە طبعاً فەرمودەشیرینەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس لەوا کات ئەفەرمێ مانگتان بینی بە ڕۆژوو بن مانگتان بینی بیشکێنن بیکەنەوە بە جەژن بەڵام ئێستا بابەتێکی جگەل لە بینینی مانگ بە چاوی سەر بە تلیسکۆب و لە ڕووی فەلەکی و حسابات و مانگ ئەوەنە دقیقا ئەوەندە چرکە لە دوای ڕۆژ هەڵدێ لە دوای ڕۆژ ئاوا بێ ئەمانەژێ بزانین لە ڕووی فەلەکی و فیزیاییەوە ئەم بابەتە چۆنە لەگەڵ دکتۆرێکی شارەزا ینی کە دکتۆرای هەیە لە بواری فیزیا لەسەر ئەم بابەتەش قساکەین لە کۆتاییشە دوعاکانی تۆ گوڵستان کۆتاییە ئینشاءالله خۆی گەورە ئینشاءالله بیکاتە گوڵستانی قیامەت بۆمان اللهم آمین و گیرۆدەی دەستی شەیطانەکان و نەفس و هەوا و ئارەزوو نەبین دوای مانگی ڕەمەزان و ئینشاءالله عیبادەتێکی جوان بکەین و عاقبەت خێری و نیشانەکانی عاقبەت خێری هەر لە ئێستاوە لە هەمومانە دیاری بدات و ئیدامەت و بەردەوامیمان پێ بەخشێ بە فەزڵی خۆی ئینشاءالله اللهم بچینە لای تەورێکە مۆسیجان زۆر باشە جەناب تەچیان بچم لە خزمەتان فەرموو لە خزمەتان با بچین بۆ لای جارە ناوی ناڵین تا دەرگاکەی لێ یەکەینەوە مامۆستا سەلام عەلەیکوم فەرموو قوربان عليك السلام ورحمة الله دادا بخير بن يا اخوة بيوي بن سلامة بن يا اخوة بخير بن طاعتي اشتان قبول ان شاء الله قبول ان شاء الله حالتا ماشي مع صيا دادا بدري بخير بي حال احواله تندرستي الحمد لله جناب تامر والله دادا بدري يان تو بيرحم بوي يا من كم ترخموا بيرحم بوم والله ناكر يما دائما بيوني تلفوني هو برسين مان هيا شكو عائليا تيك الله بەڵام ئەم ڕەمەزانە ئەو تەلەفۆنی کردووە وەکو خوشکی گەورە لە منی ژۆکو برای بچووک تەلەفۆنم بۆ کردووە ئەترەوە منەوەستا لە سعاتی سفرە پێتان وتم هاتم بەم ڕۆژە عەرەفە هاتم ختام و بوو میسک هەڵبژاردوو بۆ کۆتاییەکەی زۆر سپاس دەکەم لە بابەتێکی گرنگیش هەمیشە دەرگان بە ڕووتانە ئاوەڵایە لە خزمەتتانە زۆر سپاس دەکەم کاکدانە وەڵا مامۆستا ئازاد چۆنە الحەمدولillah زۆر سپاس کوڕ و کچوو بوو و زاوا و هەموو باشن الحەمدولillah ئێوە چۆن والله الحەمدولillah سای ماسەگیان جەنابتان باشن یاخوا بەخێر گوڵستانە ئاوادان کردەوە بەبێ مجاملە ئاوادانە الحەمدولillah بەرەکەتی ئەخوا لەشتان ساغ موفق یاخوا بەخێر بێ دوعاتان بۆکەین لە دوورەوە دوعای خوشک و برای مسلمان لە پشتەملەی ئینشاءالله گیرا بێت حتما تەلە پەنهانیە ئینشاءالله گەر ئەوە بێت مامۆستا بەدریە ئێمە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزان والله عالم ڕەنگەم ڕۆ ئەخیر ڕۆژی مانگی ڕەمەزان ئەخیر ڕۆژی بەرنامەی گوڵستانیش بێت ئەو عیبادەتە جوانانی کە مسلمانان دەستیان پێ کردووە لەم مانگە مبارەکەیەوە شەوەکان ئێواران عەسران دوای نوێژی بەیانی یعنی هەمووی پڕ بۆ لە عیبادەت و زیکر و قورئان و یادی خوا چۆن ئیدامەی بین چۆن بەردەوام بین لەسەری و چۆن نەپچڕین هەتا ئەگەر کەمیش بێتەوە کەم بوونەوەکەوا نەبێت کە بە تەواوی بنەبڕ ببێت هیچی تیانەمێنێ بەنای خۆی بەخشندە میهرەبان دەستخۆشی بۆ جەنابتان لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمێ بۆ تەواوی بینەران و بیسەران خی گەورە پاداشتی ئەو هەموو ئەرکومان دووبوونی ئەم چەند ڕۆژەتان باتەوە تاعاتان قبول بێ دوعای خێرمان بۆ سەربازەونەکانیشە ئینشاءالله خوا پاداشتیان ماتەوە سەبارەت بە عیبادەت لە مانگە پیرۆزەدا و دوای ئەم مانگە پیرۆزە شتێکی گرنگە ئەبێ ئێمە ئەو خاڵە گرنگەمان لەبیر نەچێ کە مسلمانین کە تەقواکارین کە ئیماندارین و کە ئایندۆستین و ئەهلی قورئانین مسلمانێکی ڕەبانین نەک مسلمانێکی ڕەمەزانی بین ڕاستە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای گەورە کۆمەڵک دەستکەوتی بۆ مرۆڤەکان مسەخەر کردووە کۆمەڵک بردنەوەی بۆ مرۆڤەکان مسەخەر کردووە کۆمەڵک دەستکەوتی ڕەهای مسەخەر کردووە تەکمیلەی تەواوی مانگەکانی تر بۆ ئێمە ئەکا خۆراکێکی ڕوحمان پێدەبەخشێ کە سوودی 11 مانگمان بۆ دەستەبەرەکە 1446 ساڵە باس لەوە دەکات مرۆڤەکان ئەگەر بیانەوێت چاکساز بن ئەگەر مرۆڤ دۆست بن ئەگەر ئایندار بن ئەگەر ئایندۆز بن و خواویست و قیامەتویست بن ئەگەر بیانەوێت لەسەر سیستمی چاکسازی بیانەوەی خۆیان ڕابێنن 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژی بەسە بیر مەسەرەتا هیدایەتمان مامۆستاکانمان پیانەوتی نەگەر بتانەوێ شەو بێدار بن
یاخود دوو شەمان و پێنج شەمان بە ڕۆژۆ بن یاخود تانەوێت لەگەڵ نوێژی بەیانیانە خۆتان ڕابێنن 2 هەفتەی لە قورسە لە لای مرۆڤ ئەو کاتە تەوقێتێکی گرنگ لەسەر ئەم ساعتە جەڕسانەمانەکردنەک مۆبایل و ئەوانە بە جەڕسەکە ئەومانە کرد و خەبەرە بووینەوە خۆمان بەروبوومی ئەو کاتەمان بینیوە بە 15 ڕۆژ مرۆڤ ئەگەر بیەوێت چاکساز بێت چاکسازە بێت بۆیە ئێستا ئەوە لە بیستەکانی کۆتاییشدانی وە بەرەو دەڕۆژی سێمی مانگی پیرۆزی ڕەمەزانە چین کەواتە ئەبێ ئەوە بزانی لە 20م ڕۆژی ڕەمەزانە مرۆڤەکان بە تەواوەتی کامل بوون بە تەواوەتی تەکمیلە بوون بە تەواوەتی چۆنەڵی ئیمانیان دامەزراو بووە بۆیە ئینشاءالله لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش کە ئێمە دەڵێن مسلمانێکی ڕەبانین هەرێبێ لەسەر چاکەکاری و چاکەخوازی و ئیمانداری و ئایندۆسی تەقوا بەردەوام بین بەزی تر خوای پەروەردگار ڕەمەزانی ئەوەندە خاوەن فەزڵ کردووە سوبحان الله مرۆڤ ڕوحیەتێکی بۆ دروست دەبێ هیلاک نابێ لە عیبادەت هیلاک نابێ لە قورئان خوێندن هیلاک نابێ لە ڕۆژوو لە ئیفطار لە هەموو کارە چاکەکان خوای گەورە هێزێکی زۆر عەجیبی ڕۆحی و دەرونی و جەستەیی و هەموو ئەوانەی پێبەخشێمە یەکێکە لە هەرە گرنگەکان بەس بە ئێمە بێ ئەومان لەبیر نەچێ کە ئەڵێن 20 ڕۆژمان تەواو کردووە خۆراکی ڕۆحی تەواوی یان زەمانگەکەمان لەبێ وەرگرت بێ کە ئێستا بێگومان لە شەوانی پیرۆزی قەدرا بووین و ئەگەری تر ئەم شەو کۆتابێ ئینشاءالله براوە ئابین تر لەو نەجاحانە بین کە خوای گەورە لە 16 ئاەتی قورئانیدا باس لە فەوزەکە بردنەوە نەجاح ترێمە ئینشاءالله لە براوەکانین بە پشتیوان یا کەبیرن یا عەظیمن یا مبینین ئینشاءالله تر لە سێ فەوزەکەیەک بەدەست بێنین و براوە بین بە ئیزنی خوای پەروەردگار بۆیە ڕەمەزانی پیرۆز سبحان الله جیاواز لە مانگەکانی تر زۆر عەجیب ئینسان بنیادەنێ و چۆنەڵی بنیادی یان زەمانگەکەی تریش هەر لەو چەند ڕۆژەوە دەست پێ دەکا منەوە ئەمێ ئەوە بڵێم هەر زۆر بە کورتی کە دەڕۆژی یەکەم دەست پێەکەی هەر دەست پێکەوە لە دەست پێکەوە نیەتە تێناوە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە خۆی گەورە فەزڵێکیاوە بە ئیماندار و بە ڕۆژوان و باوانەی تر ڕۆژانە کاری چاکە ئەنجامەدەین ئێمە ڕەمەزان بەرتەسک نەکەینەوە جەنابی مامۆستا کاکدانا لە بابەتی تەنها ڕۆژوو یا تەنها ختمی قورئان ڕەمەزان تەواوی حرەکەی مرۆڤەکان لە پێوەری شەرعیدا یەک بە 700 پشتیوان بەخوای پەروەردگار لە ذیکری لە دەستنوێژی لە ڕکوعی لە سجودی لە عیبادەتی لە تەراویحی لە شەونوێژی لە ئیفطاری لە هەژاران سڵح و سڵاحەتی نێوان خەڵکی هەموو پەروەردگار داوا پەیوەندی خزمەتیەوە هەر زۆر زۆر گرنگە بۆ ئێمانە هەمووی خەیری ڕەهان حەدیثەکە باز لە یەک بەدا یەک بە 700 یەک بە 100 یەک بە 700 دەکە بەنمونە ئێستا ئێمە فەرز کە لە غەیری ڕەمەزانە ئێمە فەرز ئەنجام دەین ئەجریمان بۆ دەنووسرێ خوای گەورەم عیارێکی داناوە بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سونەتەکەت چەند مەقابیلی فەرزەکەش خوای گەورە ساوابت بۆ نووسێ بۆیە دەڕۆژی یەکەم مرۆڤەکان کامیلەن خوای پەروەردگار ڕەحمەت بارانیانەکات و ڕەحمەتیان تێکات دەرگای ڕەحمەتیان بەڕوودا ئاوەڵا دەکات دەرگای تەوبەی بۆ خسوونەتە سەرپێش عیبادەتیان زۆر بەرز دەنرخێنێ دەستەکان بەبێ وەڵام جێناهێڵێ چەند خۆشە خوای گەورە دەڕۆژ کامیلەن لێت بڕوانێ ئینسان بۆ دڵی بە نوێژ خۆشە کە خۆراکی ڕۆحی مرۆڤ کاتێک تەکبیری ئەڵڵاه ئەکبەرەکە خوای گەورە لی ئەڕوانێت تا سەلامی نوێژەکە یاتەوە لە هەمووی گرنگتر پێغەمبەر یەکەم وەسفی سوورەتی فاتیحەمان بۆ عەلەیهی سەلام فەرمێ بە قەید تەواوی قورئان خەیری هەیە بۆ لەبەر ئەوەی توحیدی تیا عقیدەی تیا ذیکری تیا سەری ڕێز و ناز نیشاندا زۆر دەستکەوتی تیا سوورەی فاتیحە بۆیە بە ئەسحاب فەرمی سوورەتێک بە ئومەتەکەم دابەزیوە نە لە زەبوڕ هاتووە نە لە تەورات هاتووە نە لە سەحوفەکان هاتووە زۆر پڕ دەستکەوتە کاتێک تو ئەم تەکبیرات و ئەم گرێبەستە و ئەم ختمی قورئانە بەدەستهێنی لە نوێژدا کەواتەی تر زۆر مهم و گەورەیە بەڵام ئەمە نوێژێک بۆ نوێژێک خوا لێ دەڕوانێت سەلامت دایەوە ئەو پەیوەندی قەتع بێ بەڵام دەڕۆژی ڕەمەزان خوای گەورە بە هیچ جۆرێک لێت دانابڕێ قەتع نابێ پەیوەندیەکە ڕەحمەت بارانە دەکا ئەوە گەورەترین دەستکەوتە دەڕۆژی دووەم زۆر مهمم دەڕۆژی دووەم ئەگەر ئینسان دامەزراو بوو بێ چاکسازی لە خۆی داکرد بێ ئەو کۆمەڵە سلوک و مامەڵە جوانەی کە خوا داوای لێ کردوین سەلامەت بین ئیماندار بین ئایندۆز بین حەزمان لە زەرەری کەس نەبێ قەلبمان قەلبێکی مطمئینە و سەلیم بێ ئەوەی بۆ خۆمان پێمان خۆشە بۆ خوشک و برای مسلمانمان پێمان خۆش بە ئەو ئیتاعانی خوا پێی لەسەری واجب کردی فەرایزەکان و ئەو کۆمەڵەشتا خوای گەورە بەڵێنی داوە لە ڕۆژی دووەمە فرقەیەک لە ئومەتی محەممەد المستەفا بەر لێ خۆش بوون بخات من هەموو جارێ بە خوشک و براناڵم ئەو دەڕۆژە زۆر گرنگە دەڕۆژی دوم زۆر جەختکەن وڕک لە خوا بگرن بە تەنها بۆ خۆمان نا بۆ مردوەکانمان کە ڕۆیشتون بۆ ئازیزانمان کە دنیا جێشتووە ئێستا خوای گەورە سزای لەسەر هەڵگرتوون درەنگ نەبوو ئەم ڕۆژ کە ڕۆژ ئەگەر عەرەفە بێ ئەتوانین لە خۆر ئاوابوونە لە سوچێکی ماڵەکەدا مناجات لەگەڵ خوا بکەین و ئەم چۆنەڵی وڕکە لە خوا بگرین ئازیزانمان نەگێڕنەوە خوای گەورە ئازیزانمان نەگێڕێتەوە بۆ جەهەنەم
ئەگەر سزای لەسەر ڕووکەواتە دەستکەوتێکی ڕەها و هەرە گرنگ ئەوەیە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دە ڕۆژی دووەم خی گەورە قەرارە گرنگەکە ئەدا بۆ بەشێک لە ئومەتی محەممەد المستەفا ئایا عەلەیهی سەڵات وسەلام ئەو مەکانەتت بۆ خۆت دەستەبەر کردووە ئایا ئێمە نیەتمان هێناوە گومانی ئاواش بەخوای خۆمانە بین کە خی گەورەش لە عەبدەکەی خۆش بوو لە قەراری خۆی پەشیمان نابێتەوە معلومی جەنابتانە ئەسحابەیەک شەهید بوو لە جەنگ و جیهاددا برایەکی تری ساڵی دواتر کۆچی دوایی کرد پێوەری کردارەکان پێغەمبەری خوا فەرمی ئاسەسان بەیەگەیشتنەوە فەرمی پێغەمبەری خوا چۆن جیهاد و خوێن ڕشتن و دیفاع لە ئیسلام و مسلمانان و خاکداری هەتا دوای فەرمووی بە شەرەفمەندی ئەو ساڵی کە ڕەمەزانی بەڕێ کرد خی گەورە قەربەی بۆ کردەوە خەیری 1000 مانگ تەنها لە ڕۆژوانیە 1000 مانگ ڕۆژوگرتن 1000 مانگ تەراویحکردن 1000 مانگ قورئان خوێندن 1000 مانگ ئەو بابەتانەی جەنابتان خستانە ڕوو کە تەواوی هەنگاوەکانی ئینسان هەمووی ئەجرە بۆیە دە ڕۆژی دووەم ئەگەر بەر ئەو شەرەفمەندیە بکەوین براوین ئینشاءالله لە 16 ئاەتە قورئانەکەین کە فەوزە و دە ڕۆژی سێم ئەوەیە کە خی گەورە قەرار ئەدات ئێمە مڵکمان کوێیە بەهشتەکەمان چەنە دۆنیمی مڵکی بەهشتمان چۆن ئەو کۆشک و تەلاران چۆن ئەمە گرنگە بۆیە ئەم سێ دەستکەوتە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ مرۆڤەکان ئەمە مشتێکە لە خەروارێک کە ئەم هەموو ڕووداوە گرنگە و دەستکەوتەکانی تر زۆر گرنگ بۆیە مەفروض ئێمە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانی ژەکوتم ئەبێ ئێمە ئەوەندە خۆراکی ڕۆح و پەروەردەبوون و ئیتاعی خوا و پەیوەندیمان لەگەڵ خوا و گرێبەستمان لەگەڵ خوا گەورە و پتە و بەهێز بێ لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش چاکەکار بین چاکە خواز بین ئیماندار بین ئایندۆز بین سەلامەت بین و هەوڵ بدەین لە ناو کۆمەڵگەدا سوود بە خەڵکی بگەینی خی گەورە ئێمەی ناردۆتە سەرزەوی بۆ خزمەت باش بدرێخان باست لەوە کرد سەرنجی بنی ڕاکێشاوتی ئێمە بێ لە ڕەمەزانە دوای ڕەمەزان ئەبێ ڕەبانی بین نابێ عەبدێکی ڕەمەزانی بین بەڕاست فەرقی چیە لەگەڵەوەی کە خوشکێک برایەک گەنجێک ڕەمەزانی بێ لەگەڵەوەی ڕەبانی بێ حەزەکەم ئەو جیاوازیە باسکێت کاکداناگیان زۆر کەس بەداخەوە جاری وە عیبادەتەکان هەندێک جار ئێمە لەبری خوا قەرار ناین بەڵام زۆر جار لە کۆمەڵگەیمان معلومی جەنابتانە هەندێک عیبادەت بۆتە عادەت وەنێ جەنابی مامۆستا کاکدانە جاری وایە سەرپۆشێک لە ڕەمەزانە ئەپۆشترێ مەبدەئی نییە لە بیر و باوەڕێکی پۆڵاینەوە لە عقیدەیەکی پۆڵاینەوە سەرچاوی نەگرتووە بۆیە ئەم سەرپۆشکردنە ئێمە لەبری خواوتمان قەرار نادین لەبەر عادەت لەبەر عرف لەبەر شەرم لەبەر عیبێ یا لەبەر ئەو مانگە ئەم سەرپۆشی ئەنجامداوە لەبەرەوەی خەڵکێک لۆمەی نەکە نەبێ بە ئاماژە پێی نەوترێمە دیارە لە ڕەمەزانیشە بە ڕۆژوونی و ڕێزی لە ڕەمەزانە گرتو و هەتا دوای بۆیە گرنگە ئێمە عادەت لەگەڵ عیبادەتدا جیا بکەینەوە کاتێک باڵاپۆشیمان کردو خالیسەن مخلیسەن لەبەر خوا دەیکەین لەبەر مانگی پیرۆزی ڕەمەزان ناکەین خوا باڵاپۆشی لەسەر منی ئافرەت واجب کردووە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانی ئەبێ ئێمە تەکمیلی ئەم باڵاپۆشیمان بکەین لە بۆ بە ڕۆژین کاکدانە فەرزی خی پەروەردگار جێبەجێکەین بۆ نوێژەکەین فڕایزی خوا جێبەجێ بۆ زەکات دەدەین تا دوای بۆ حەجەکەی باڵاپۆشیەکەش لەو زیبنەدا وانە هەمان فەریزە و هەمان واجبە و هەمان ئەوە ئەوامیری خۆی گەورە جێبەجێ دەکەین بۆیە گەرێمە ئەڵین مسلمانێکی ڕەمەزانی بین ئێمە لە کەواتە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان لە چکردن و باڵاپۆشی نامێنێ قورئان خوێندن نامێنێ مصحەفەکان لە دار و مەکتەبەکانە تەپوتۆز داگیریانەکە ڕۆحیەت لە نوێژکردنمانە نامێنێ نوێژێکی بێڕۆح و بێدەرگا و پەنجەرە و بە پەلەپەل و ئەو هەل ئەنجامیەدەین ئەوە خۆی لە خۆی مزگەوتەکان عنی خوانە خواست بەرە چۆڵبوون بڕوا بۆیە ئەو ڕۆحیەتەی کە ئێستا هەیە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش پشتیوان بەخوای پەروەردگارە بێ بەردەوام بێ خەیر و سەوابی چوونە مزگەوت و باڵاپۆشی و کاری چاکە و ڕۆژی سونەت و هەموو ئەوانە خی پەروەردگار خەیری بێشماری بۆنیە پاداشی بێشماری بۆ دانا بۆیە دابڕان لەو عیبادەتە ڕۆحی و ئیمانی و تەقوانە ئینسان عیباداکە کەواتە ئێمە کە باز لە ڕەبانیەت مسلمانی ڕەبانی و ڕەمەزانی ئەوەیە کاکدانە لە دوای ڕەمەزان ڕوو لە ساربوونەوە بکەین دەستکەینەوە بە غەیبە دەستکەینەوە بە زەمزەمکاری چاڵ بۆ برا و خوشکە مسلمانەکانمان هەڵکەنین حەسەد لە ناو دڵمانە چەکرەدا بکتێنە ئەبێ ئینشاڵە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش قورئان بکەینە بەهاری دڵەکانمان و میفتاحێک بێ بۆ ڕاماڵینی تەواوی گرێوگۆڵی ئەو قەلبەی کە خوای پەروەردگار حەبل الوەری دەکا لە دڵمان نزیکترە و ڕقیبە بەسەر ئەگەر بۆ ڕەمەزانە
ختمێکمان کرد بێ ڕۆژی با لە دوای ڕەمەزان ڕۆژی یەک پەڕ بخوێن جوانە، زۆر وەنیا قەیچێک هەر بەردەوام بی ئەگەر بۆ نمونە شەوانە ویتر و هەژ ڕکعات با بڵێن تەراویحمان کردووە هیچ نادوای ڕەمەزان و ویترەکان لە دوای عیشا ینی وە نیمە مەسا ینی ئەوە نەکەین لە دەست نین ینی هەموو فەرزەکان ئەگەر چوو بێتین بۆ جەماعەت لانی کەم ینی بەپێی توانە چەند فەرزێک هەر پیاوان و برایان گەنجان کوڕان توان ڕووبکەنە مزگەوتە کاکدانە لەسەر و بابەتی ختمە زۆر گرنگە کاتێک قیرعات ئیجازەی قیرعات وەرەگری مامۆستا ئەگەیتە کۆتاییەکانی سوڕەت و نازە خوێنی دیسانەوە دەزەکەیتەوە فەتحی بە سوڕەتێکی ترەکەی باشە فاتحە ئەخوێنی و ئەوەڵی بە قڕە خوێنیتەوە لەبەر ئەوەی عادەتەن تۆ کە دەستپێکت بۆ قڕان خوێنی دەست پێ کرد وانە بناغەتدانە کاتێک گەشتی کۆتایی پێێنانت ئەمە وەک ئەوانی ئەوە وا دەری بخەیمە کۆتایی پێ سنەت وایە کە بچیتەوە ئەوەڵ و دەستپێکێکی تر بنیاتنی دەست بە ختمێکی تر بکەیت بەڵێ بەتەکیید بۆی ئێستاژە خوشکبرانی کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە و ختمەکانیان تەواو کرد و ختمەکانی ئەنجام داوە لە دوای تاواکردنی سوڕەتی ناز یەکسەر فەتحی بە ختمێکی تر بکەن بە خوێندنی سوڕەی فاتحە و هیدایەت و پێنجایەتی بەقەڕە ئەگەر یەک لاپەڕەش بێ گرنگەیە لەو بەرەکەتی ماڵ و ڕووناکی دڵ و دەروونە دانەبڕێکە ئینشاڵڵا قورآن خۆی لە خۆیدا دەریایەک لە دەستکەوت و بردنەوە خێر و بەرەکەت نمونەی زۆر جوانمان هەیە کاکدانا من مقابلەی خێزانێکم کردم چەند ساڵی پێشەوە لە بەرنامەی شیرین چام بەڕاستی نمونەیەکی هەر زۆر جوان جا کوڕەکەیان زۆر ڕەفیق و تێکەڵم لەگەڵانە خۆی گەورە پایداریان کە ڕەنگە سێک خۆشیان گویان لێ بێت دایکێک و خێزانێکی زۆر بەڕێز حاجی جەلال کە هاوسەری خێزانەکەیەتی هەموو ساڵێ ماوە سەبەدریا تەسەورەکەی زیاتر لە 20 ساڵە هەموو ساڵێک ختمەکانیان لە یەکی هەموو ساڵەکە لەگەڵ خێزانی ئەڵن تۆ چەنە کردویش چەنی کردوانی شەوەکەن بە ئاهەنگێ بۆ ماڵەکەیان سەمناڵن هەموو گەورە بووە جاری وا هەیە من ختمەکانیانم بینی وەژمارەکان کەم جار هەبووە حاجی جەلال پێش خێزانەکەی بکەوێت خێزانی جار هەیە 120 ختمی کردو لە ساڵەکەیە ینی 3 ڕۆژ جارێ ختمێک لەو ماڵە ئەکرێ 2 ڕۆژ جارێت تەنانەت حاجی جەلال فەرمووی کە من لە مانگی ڕەمەزانە هەوڵمە هەموو ڕۆژی ختمێ بکەم بەڵام نەمتوانی کردم بە 2 ڕۆژ جارێ ختمێ ئەمە بێجگە لە ختمی قورئان 20 ساڵ بە بەردەوامی ئەم ماڵە قورئانی تیاخوێنێت بێجگە لە قورئان ڕۆژی نازانم چەند هزار قل هو الله احد خوێنن هزار سڵاوات بڵین هزار تسبیح یعنی تسبیحاتەکان زۆرن لەگەڵەوە فریای ژیانی ڕۆژانە و تۆ سێر و بەرەکەت ینی ئەم نمونانشمان هەیە بەڕاستی کە تۆ بەردەوام لە دوان زەمانکەیە ئەمە ئیشوکاریانە دیخۆ ئەکری ئێمە کەمێک لەو توانایی ئەوان هەیەە خۆ لە تەمەنێکی ڕەنگە گەنجیشان نەبن بەڵام ئەو قدرەت و توانای خۆی گەورە پێی بەخشی و چکە فەزلی یاوە بیان یاما مسامەتەلی ڕۆژوو ینی خۆ کە ڕەمەزان ڕۆژوو ناپێچرێتەوە ئێمە لە هەفتەیە دووشەمە و پێنجشەمەمانەیە لە مانگا 13 و 14 و 15 یامن 20مان هەیە نومینەی حاجیانمانەیە ینی کۆمەڵک شەشەڵانوانەیە کە دوای ڕەمەزان دەست پێکە ینی ئەتوانین هەر هیچ نەبێ ئەگەر کەمیش بێ جارجاریش مانگی یەک ڕۆژیشی تێ ئەنجام بەس ئەوەی کە بیرت نەچێتەوە تۆ ئەتوانی ڕۆژ ماوەسە بەدرێ منە مێ سەرنج بۆ شتێک ڕابکێشم کە بەشی کۆتایی مانگی ڕەمەزان عتق من النار کە گردنەکان ئازادە بێ لە ئاگریان چەند خۆش ئینسان خۆی گەورە ئەو ئەمرە ئیلاهیە دەربچێت کە گردنی تۆ ئیتر تووشی ئاگری دۆزەخ و مەینەتیەکانی بەرزەخ و قیامەت و ئەمانە نابێ جا حەزەکە ماوەسە بەدرێ ڕاگرین لەگەڵ خوشکبراکانمانە لە کەبینەری بەرنامەکەن لە موقفێکی زۆر ناسک و جوانە کە هەڵوێستی ماوەسە بەدرێت چۆنە بێکە ئینشاءالله لە یەکێک لە دەرگاکانی بەهەشتا مانگەکرێت وەستاوی چاوەڕێیەکەی چەند کەس لە دەور و پشتایە ئیتر نازانێمە ئەفریقی ئەمە هی 500 ساڵ پێش سەیهی 2000 ساڵ دوای ئێستەیە لە وەستاوی دەرگاکە بکرێتەوە و ئێتر ئیجازی ئەمانە دراوە بچنە ژوورەوە ماوەسا بەدرێ بە هەستی ئێرە چۆن هەستەکات وڵاجا ماوەساگیان ئەم ڕەمەزانە سپاس بخوای گەورە بەردەوامی تر لەم کۆڕ و ئەوانەیە بووین و ئەو چۆنەڵی تعلقەمان هەبووە زۆر جار ئەو خوشکانە کە چوونەتە ناخی بابەتەکە وان تەسەور کردو ینی سوبحانەڵڵا ڕێک دیمەنی بەهەشتیان هێناوەتە بەرچاوی خۆی بێگومانێمە ئەو هەموو غەم و هەوڵ و تێکۆشان و مادووبوون و ڕاکە و ئەوەمان بۆ ئەوەیە کە بگەین بە ڕەزامەندی خوای پەروەردگار گرنگترین شت ئێمە هەنگاوی یەکەم کە بگەین بە پلەکانی باش ئەوەی پێش هەموو شتێک ڕەزامەندی خوا بەدەستبێنین ئەوە نەسەخوای گەورە کە دەفەرمێ وەڕضوانە من الله ئەکبەر گەرگەشتینە پلەی ڕەزامەندی خوا بە دوایدا بەهەشتەکان دێت جەنابی مامۆستا
ئێمە لە دنیادا ئەلحەمدوللا کۆمەڵێک هەنگاومان ناوە کۆمەڵێک دۆست و ئەحبابمان بۆ خۆمان دەستەبەر کردووەوە کۆمەڵێک مامۆستای ماندوورە ناس ئێمەیان گەیاندۆتە ئەم ئاستۆ مستەوایە و کۆمەڵێک دەستە خوشکی ئیمانی و برای ئیماندارمان هەن بۆیە من لە ناخی خۆمە ئومێد و یەقینم بەخوای خۆم هەیە هەموو جارێ بۆ خوشک و براناڵە من ئەو گومانم بەخوای خۆمەیە کە ئینشاءڵڵا خوا ڕێزمان لێ ئەگرێ لە لەحزەی سەرەمەرگا خوای گەورە دڵنیاییەکمان پێ دەبەخشێ کە خوا لە سوڕەتی قەسەسدا بازەکە کە سەرەمەرگ ڕوبەڕوومان نەبێتەوە مەلایکەت و مەلاین مەلایکەتی دار و دەستەی گیانکێشانە بینین کە لە گەڵیایەتی مژدەی بەهشتی بوونمان پێ دەبەخشێ لە داخڵبوونی گۆڕمان وا گومانە بەم خوای گەورە بەرزەخمان بۆ ئەو بکات دەرگاکەمان بۆ بکاتەوە و لە بەرزەخە دیمەنێکی بەهشتانێکمانی شامدا و گومانی وا ئەبم بەخوای خۆم لە مەحشەر داناومە لەگەڵ هەر حەو کۆمەڵەکە دانا نووس کردو جەنابی مامۆستا ئینشاءڵڵا خوامان تەژێر باڵ و ڕەحمەتی ئەرش خۆی ناڕەحەتی نابینین و لەگەڵ میزانیە تا بەس خوا لە سڕی میزانەکە ئەزانێ ئومێ دەکەم خوای گەورە چۆن لە خوای گەورە لە سوڕەتی حقدا وابزام ئەگەر هەڵە نەبم ها و مقڕە و کتابەکە پیشانی هەموو دۆست و ئازیزان دەدرێ بیگرن و بیبێن و بخێنە دەمزانی ئەم ڕۆژم دەگا بە ئەوە لەسەر پردی سیڕات ئومێ دەکەین لە شەقەی باڵ بدەین بەڵام ئەوەی جەنابەت باسی دەکەی کە ئینشاءڵڵا خوای گەورە هەر ئومێ دەکەین هەر هەش دەرگاکەی بەهەش بەڕووی منیش و جەنابەت و تەواوی بیستەران و بێنەران و ئازیزان و خۆشەویستان و ئیمانداران بکاتەوە ئەگەر ئینشاءڵڵا خوا ئەو شەرەفەی پێبەخشین کاتێک خوای گەورە باڵانسی کردەوەکی ئەلان کردین و براوە بووین و دەرگای بەهەشمان بۆ کرایەوە چاوە گێڕین جەنابی مامۆستا بۆ ئازیزان و خۆشەویستان و کەس و کار و دەستە خوشکان و برایان و ئەگەر ئەو ئەهلە بین شەفاعەت بۆ ئازیزان و خۆشەویستانەکەین و لەگەڵ خۆمانە ئینشاءڵڵا بۆ بەهەشتیانە بین ئەویش بەڕاستی ئامادەگی دەوێت ئامادە سازی دەوێت ڕەنج و ماندووبوونی دەوێت لە دەرگادانی تەوبەی خوای دەوێت توێش و کۆکردنەوەی دەوێت قلبی سەلیمی دەوێت خوای گەورە ئینشاءڵڵا شەرە بنمان کاو بمانگەیانێ بۆ مەکانەتە بەرز خۆی گومانی باشبردن بەخوا زۆر مهمە بەتەکید من ناڵم خوای گەورە شەدید العقاب نییە بەڵام مامۆستا شێخ ڕۆژە باسی و ئاەتەمان کرد کە خوای گەورە فەرمێ لا تەقنەتوا من ڕەحمەتی الله دوای فەرمێ لە هەموو گوناهەکان خۆش بووم هاوتمە تەنانەت عولەمایان و زانان باسی حەق و ناس و حەق وڵاکەن حەق و ناسەکەش خۆی پەروەردگار لە قیامەتی شابێ ئەگەر من حەقێکی تۆم لابێ خۆی گەورە تەعویزیەکاتەوە و هەردووکمان ئینشاءڵڵا خاتە باشتەوە نێخێنەوە دنیا مەشهەدێکرد نیشانەدا ئەمە بەستم ینی بۆیە ئەمە یەک دوو هەم ئەو گومانە باشەی کە تۆ بڵێ ئینشاءڵڵا بینی من و بەهەشت مردنەکەمە ئەمە باشترە وەک لەوەی کە چکە دادەبەدریا یعنی هەمومان دایک و خوشک و خێزانمانەیە ئەزین ئافرەت چەند بەڕەحمە هەمومان لە بینی خۆمانە ڕەحم دابەشەکەین و شێرەکەین لە بینی خۆمانە ئەبینی خۆی پەروەردگار ئەفەرمێ ئەم ڕەحمەی کە لەسەر زەوی هەیە مامۆستا شێخ ئێمە لێرەوە دڵمان ئەسووتێ بۆ موسڵمانێکی غەزە دڵمان ئەسووتێ بۆ موسڵمانێک لە ڕۆژهەڵاتی دنیا و لە ڕۆژ ئاوای دنیا ئەمە ڕەحمە وایە خۆی گەورە فەرمێن نەوەتونۆی هەڵگرتۆ بۆ قیامەت ئێمە ئەگەر ئەم نەوەتونۆی شەڵات چاوەڕێ بکەین خۆی پەروەردگار ئەوە نیە بەیانی سنووری ڕەحمەتەکە دیاری بکەین نۆیە ڕاستە ینی مطلق و بێ سنوور بۆیە کە ئێمە تێبگەین جابن وەک دو پرسیار مامۆستا بەدریا کاتەکەشمان تاوو بەڕاستی حەزەکەم بە کورتی ڕێنماییت بۆ ئافرەتان بەگشتی چانی هاوسەریان نێ و تەمەنێکیان نێ و لە ماڵ و چانی کچێکن خۆی گەورە هیدایەتی داون ئەم ڕەمەزانە چوونەتە دەرس و دەور و محازەڕە و مزگەوتەکان و سەرپۆشێکیان ناوە بەسەریان ناو ڕۆژویان گرتووە بووی ینی بەڕاستی ئافرەت زۆر جار ئەبێتە مای گرفت بۆ خۆی لە ڕووی شەرع و بۆ دەوروبەرەکەشی حەزەکەم دواوتەی خۆت ئامۆژگاری چییە بۆ توێژی ئافرەتان بە تایبەت بۆ کچانی گەنج لە گوڵستانەوە پێفەرمە وڵاجا کاک داناگیان ئەخوای پەروەردگار ئەلحەمدوللا زۆرێک لە کچانی ئێمە شەرەفمەند کردووە بۆی کە خوای گەورە هیدایەتی یاون هاتوونەتە ناوبازەی ئیسلام و ئەهلی دین و قورئانن و شەرەفمەندی کردوون کە ئەلحەمدوللا لە بنەماڵەیەکی بە زۆرێکیان لەو بنەماڵە ئاین پەروەرانە ئەلحەمدوللا دروست بوون و خۆیان دۆزیوەتەوە خۆیان بینیوەتەوە بۆی ئەو گەنجە جوانانەی کە خوای گەورە دایک و باوکانێکی بۆ مساخەر کردوون نێرن بۆ شوێنێک کە شوێنی پەروەردەیی و قورئان خوێندن و دەرس و دروس و ئەمانەیە نەخێر بە ئەوەش نەبێ هەیە بۆ نمونە گەنجانێکمانەیە دایک و باوکی پێچی هەر ئیلحاد بێ دایک و باوکانێکە بێ هەر بە ڕۆژوو نەبێ و نوێژ نەکا منن خۆم ئێستا کەیسم هەیە تەلەبم هەیە دێت بە گریانەوە
ناوەڵێ من چی بکەم بەردەوام کتێبە بە نامیلکا بە ئەمە خەمی دایک باوکێتی؟ کە دایکی نوێژ ناکات تا ئێستا کە دایکی لادینە کە باوکی بۆ نمونە خوای گەورە هیدایەتی با مەشروب خۆر و ڕێزکە و ڕێبازەکەی خوای نەدۆزیوەتەوە بۆی ئەمانە ئەم جۆرە گەنجانە مناڵم گەنجانێکی نوخبن گەنجانێکن کە دەبێت شانازیان پێوە بکرێ گەنجانێک نەبێت دەستگیرۆیان بکرێ گەنجانێک بنەبێ هاندەر بووین بۆیان و کە بەردەوام دەرگامان بڕیانە ئاوەڵا بێ بۆ پەروەردەکردنیان و بۆ هاوکاریکردنیان ئەوە ئێمە دەرگامان کراوەیە لە هەر شوێنێکی پەروەردەی پێویست و حاجیان بە ئێمە بێ دەستبارە بین ئەبین بە دایکێکی بێوێنە لە پشتیان لە هەر پێداویستیەکە ئەو گەنجانەی تر کە خاوەنی بی ئەو خێزان و ژینگەیەکی ئیماندار و ئاین دۆستن دایکان و باوکان ئاواتە خوازی ئەوەن کچەکەیان لە لووتکەدا بێ کچەکان لە ڕەوشبەرزی و ئەخلاق جوانی دابێ کچەکەی لە جێبەجێکاری ئاەتانی سوورەت ئاەتانی خوابێ کە تەمشی عەلە استیحیاء نازناوی کچەکانی شوعیب هەڵگرن هەموو دایک و باوێک تەمەنا ئەوە کە کچەکەی ڕەوشبەرزی ئەخلاق جوان بێ دەستپاک بێ ئەمین بێ ڕازگۆ بێ متمانە بەدەست بێنێ سەلامەت بێ کۆمەلگا سەلامەت کە سوود بە کۆمەلگا بگەێنێ خاوەنی چۆنەڵی حشمەت و دانایی و حیا و حرمەت بێ ئەویش بەڕاستی بە کۆمەڵێک هەنگاو دەستە بەرە بێ ئەبێ پێش هەموو شتێک بەڕاستی لەگەڵ خوای خۆیدا ڕێک بێ بەردەوام لەگەڵ خوا ئاش بێ بەردەوام لە دەرگای تەوبەی خوا بدا بەردەوام وەکووتمان گرێبەست لەگەڵ خوای گەورە ببەستێ تا لە پڕ سندوقەکان دەکرێتەوە لە قیامەتدا هەر ئەوراقێک و کتابێک دەرەهێنە مۆر و ئیمزای خوای پەروەردگاری پێ و ڕەزامەندی خوا ئەمە بەڕاستی ڕەنج و ماندووبوونیە بۆی ئەو کچە جوانە گەنجە خوێنگەرمە هەزناسکانە شتی باش و چاک و عیبادەت و خواپەرستی و باڵاپۆشی و هەموو ئەوانیان زۆر لێ جوانە کاکدانە بۆیە ئێمە ئەمانەیە بەردەوامیان هەبێ ئیستیقامەیان هەبێ دەست بەم دینەوە بگرن ئەوەی بەڕاستی دوورکەوتەوە مەڕی لاڕانەکەیە ئافرەتانی تریش ئەگەر ئەوەی دایکە دەبێت ئەو دایکە بێوێنەیە بێ لە فیداکاری خۆبەختکردنە بزانێت چۆن ڕۆڵی دایکایەتی دەبینێ ئەو نازناوە جوانی کە پێی بەخشراوە لە قورئان و لە فەرمودەدا هەزمی ئەو دایکایەتی دەکا دەتوانێت دایکێکی حەکیم بێ دایکێکی حەلیم بێ دایکێکی پەروەردەکار بێ دایکێک بێ وەک قەڵا لە پشتی کچەکەی و ڕۆڵەکەی و جگەرگۆشەکەی وەستا بێ بە ئەرکی دایکایەتی خۆی هەستێ و ئەگەر هاوسەرە و ئەگەر خوشکە ئەبێ خوشکێک بێ بە معنای کەلیمە پەروەردەکاری ئەوانی تریش بێ ئەوەندە سلوک و مامەڵی جوان بێ شۆڕ بێ بۆ ئەوانەی بچووک خۆی نەخێر جاری وایە خوشکەکە بچووکە دەوری گەورە ئەبینێ وای گەورە هەڵی بژاردووە بۆیە ئەبێ بزانێ ئەسپی خۆی تاو بدە ئەگەر هاوسەرە کاکدانانگیان ئەبێ بە ئەرکی هاوسەرایەتی خۆی هەستێ خوای پەروەردگار ئیطاعی ڕەبانیەتی بەستووە بە ئیطاعی هاوسەرەوە بۆیە بێ ئافرەتانەوەیان لەبیر نەچێ ئەمە کەمیش نییە کەمیش نییە ئەبێ لە ڕۆژی جەژنە پێش گەیشتن بە جەژنیش لە ڕۆژەکانی تریش و دوای جەژنی و هەرموو وەرزەکانی ساڵە بێ ئافرەت بزانێ ئیطاعی هاوسەر واجبە لەسەری و هاوسەریش دەبێ تەنها وەزیرێکی دارایی نەبێ جەنابی مامۆستا کاکدانە بەڕاستی ئەگەر ئەو هەر پارەدەر بێ بە ماڵ و خێزانی کەواتە کەلێن و بۆشایی پەروەردە و قەوامەبوونی لە ماڵدا جێهێشتووە و بێ هەردوو لا تاوکەر یەکتر بێ خێزان هەتا نەرم بێ هەتا ئیطاعی هاوسەری بکە هەتا وسەنگی خێزان پارێزێ هەتا بتوانێت جێبەجێکاری ئەو 160 ئاەتە قورئانی بێ کە باس لە پێکەوەی و پارێزگاری لە خێزان دەکا براوە دەبێت دەستخۆش بەیاخوا لە کۆتایی مامۆستا شێخ فاتێ مامۆستا هەم کوڕی هەیە هەم کچیە دادەبدرێ ئێمەش مناڵمان هەیە بەڕاستی خۆی گەورە لێمان نەسەنێوانی نیانە خۆی بەخشێ دایک و باوک حەزەکە کوڕەکەی و کچەکەی لە خۆی پیاوتر و دایکەکە حەزەکە کچەکەی لە خۆی ئافرەتر و چاکتر بێ بەس لەو ناچێت من حەزکەم بڵند براکەی لە خۆی باشە تۆ بڵی خوشکەکەم بەس دایک و باوک بۆ مناڵی خۆی وایە زۆر سپاس مامۆستا بەدری اسماعیل بانخواست سپاس بۆی لەم تەوەری لەگەڵمان بوویت خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت پشت بەخوای گەورە لە تەوەری دووەم دینەوە لاتان دووارە سڵاوی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی گوڵستان ئەمڕۆ لای شێفدیارین حەقی جوێنەشمان بۆ بکەرەوە ئینشەڵڵا باشە بۆ ئێمە بۆ بینەرەکانیش ئینشەڵڵا دایەژیانیش باشە بێ دووارە سڵاوی خوات لێبێ خواردنەکانی ئەمڕۆمان چی و چین بۆمان باسکەرەوە بەنای خوای گەورە ئەمڕۆ کولەکەیەکی مەحشیمانەیە بە دەستوری سووری بەڵێ بە ماس کردو ئەمە کوردانی سووریا یان سووریا عەرەبڵی ڕۆژاوە مە بەس نەوەکی عەرەبی خۆن بەس سووریا ماستی تایە کوردی خۆمان بەکارێنە چونکە زیاتر خواردنی کردوارێمی ماستە باش بە قیمە کراوە کولەکە ناوەکەی پڕە لە قیمە ماستێکی بۆ گرینتەوە جوانی خاوێکیتەوە بە زرشتەوە
ئەو نزریشتە بەڵێ جوانی کۆڵێنی و تا تۆزی خستە بێتەوە باش دوای توانی بە هەر بە ئاکۆ تەقدیمیکەی هێن خۆ بە تەنیش برنجەکەتەوە دایبنی بەڵێ ئەی ئەوە ئەم مەمسا شێخفاتن بیرم شتێک کردوێتەوە کولەکانە ئاوا لەسەر لال لەسەر شان پاڵکەوتون ئەو حەشوەیە قیمەکە نایەتە دەرەوە ناڕژە ناڕ چونکە من کەپسم کردو کەم من وتم تەقدیم یعنی پێشکەشێکن کابرای کامێرە پێما بێگەنی کابرای کامێرە کاگەرکانە کاگەرکان ڕۆحە هی نیشمان هەیە لەگەڵی کاگەر ئەو داریکەش باسی ڕانەکەمان لێکن نەمانە پێڕانەکە خوا نانەمانە کاوێ ئەمڕۆ بێت تەعویزیەوەشی بۆ بکەینەوە غەدرمان لێک خێزانی ماڵ و ناڵاگای لێوەڵە ئەم هاوسەری ئەمە بوالەکەن ئەوە چی ئەویان ئەمەشیان برنجی درێژە بەس بە شعریەیە بە شعریەیە دۆلفینسیەویش بەڵێ هەمووی و لەگەڵ سوبێکی هەر شعریەیە و هەر دۆلفینسیە ئەویژە شعریەیە بەڵێ ئینشەڵاوە بە ئەزانی تو هەر لە دۆلفیسی دەستە لەگۆڕی مساڵزانی وەشیریوانە دەوڵەمەندی کردەوە زاکەمانی دەوڵەمەند کردەوە ڕاستی ئەمە چی ئەمە ئەوە قیمەیە ماوەتەوە لەگەڵ ئەو بەیامی جوان جۆن سوورێکەکەمە دواییکەم بەسەر ئەم کولەکەیە ئەمانە هیچ چێشێک لە بەهاراتەکانی ئامینە خانیان زەیتی کاشۆیان ئەمانی کە هەن تێ بەکار هێنراوە بەستەنها ئەو بۆ ناو سوپەکە داهێنم لەبەرەوەی ناکرێت بکرێتە کولەکەەوە چونکە ماسی تایە ناتوانیت بەهارەتێکی تێکەی بەڵە بەڵە قیمەکەی تایەتی بەڵێ بیبەری تونم تێ کردەوە مامۆستا تۆ لەگەڵم خواردنانەیە بینی چۆنە وڵی باش الحەمدلله من هەموو خواردنیات ئەخۆم ینی چ خواردنێک ناخۆی حەزم زۆر لە یافراخ نییە گەڵامە یا سەڵق هەردووکیان وڵا سەر هەر زۆر کەم حەزم لێتی حەزم نیە یاپراخی گەڵامەویش ئەی خۆم بەڵام ساڵی جارێ دوو جارە ینی ئەی خۆم هەرەوەی لای وازم ناڵم هیچ پیاوێک نییە بە زواب بزانم زۆر کەمنەوە پیاوانی حەزیان لە ئافراخ بێ آخر کەچی سوبحانەڵڵا ژنیش بێوێ لێنێ و ئامادەیەکە زۆر مانوە بێ خۆی زۆر مانوژە بێ خواردنێکی زۆر زۆر بەڵام قەت بە هیچ خواردنیە ناڵم ناخۆم ڕاستە ینی تەسەڵ کێسە خێزان ڕەنگە نەزانێ حەزم لە چی نییە زۆر کەم ینی هەموو شتێکە خۆم ئەتیا دێ بەڵامەوە دەنگێم قوڵپە قوڵپ و تەرتیباتش ئەوە شێف دیامە ویسم پرسیارێک لێ باخوا پەنامان باخوا نەخواسە قەت ڕێکەوتووە قابلەمە قڵب بێتەوە بە نسیب نەبێت ئەرە وەڵا بەتابەت بۆ بەخەفەت بۆت زۆر زۆر بێت تاقەت بووم چیناوە لە پرسیاوەم لێ هاتووە بەڵێ بۆ منە مەجڵێکی زۆر گەورەمان کردووە جاچین لەگەڵ هاوڕێکمەوەمان لێ هاو تیان سعات 11 و چارە خواردنەکان تێکەن وەری پیاوان زووترەچن بە مزگەوت شلێکی کولەکەمان لێ ناو کاتە سعات 11 ڕێک شلەکە لە دەستمەکەوتە خوارەوە چۆن حەلتان کرد والله هیتر تعزێ بۆ دوو تعزێ زۆر حەلی کرد وڵاتمان ڕاکەینەوە تعزەکە چۆن حەلتان کرد نەوەڵە دەستپلی خۆمان سوتە بەس گوێمە نابێت لە لە تاوینەکەت بیریان نەبووە وتی یەکەم لە سەحێم تعزەکە پیاڵی کاکە ئێمە هەر پارشمانە هەر بۆ خوا کردمانە دوێ جاریتمان پارش وەرداگری و ڕاکەین یەکسەر ڕاکەینەوە ئیتر وڵا ژنی ماڵەکە ڕابوو کولەکە بەس کولەکەکە بەڵام ماڵەکە ماشەڵڵا ئەڵی خوارڕێک بۆ ڕۆژە بۆ ئێمەدا نابوو کاشێکی جوان کرابوو پاک و خەیاوی زێرای بشیتیان نەبوو ڕێک کولەکە ڕژا هاتە شوێنێکە وەستایە ڕێک ئابی کرد نەوەنجەڵەکە شتەکە ڕێک بەمە گونجا بوو لەگەڵ هاوڕێکمان بووین تۆمان کردە جوان جانداما ئەگەر گوناحبارش بووی با منی گوناحبار بوو تشریبێکی بێ لێ بخۆین تشریبی کولەکە ماخوات زۆر ناخۆشە تشریبی کولەکە بە ناچاری ئەگەر گوناحبارش بووی قەینە تازە قیرسی وڵات تەواو بوو شتێ مەزبوط بوو چاوەڕێمە سەحە ماڵەکە بڵێن کاکەگیان ئادی گوێچکە دانی بۆ ئاسایش هیچ هەنەوە هاتنە کاکەگیان وەڵڵاهی کوڕی ماڵەکەمان تاقانە ببردووە ئەم خواردنەی تۆ سوکنایی بەدڵمان نهێنا یعنی ئەمە فکرێکی باشە بیڕێژیت و بگیرم تۆ ئێستا چوو بێ بۆ تەعزیە هەر کەسێک چێشتی لێ نابێ کولەکەی لێ نابێ گومانی هەیە ئەو کولەکەی ڕژاوەکە بەس وتی وەڵا نەیڵێمەوە شتێکی وتویتی وڵا ماڵی ماڵەکە ئاوا بێتر ماڵەن ئاوا بێت زۆر مەمنونمەدان زۆر خۆش عیبی نەبوو وڵای شتێکی ئاما بەسەر هاتووە وەڵامتر شتەکە بەو شێوازە بۆ گەدمان ئازا کرد ئەگەر ئەم کارشیە و شوێنە پاکە نەبووە چیتانە کردی وەڵامەتەما بۆ کەسە شلێکی پیازا لێ برم حتا نەکرد ئەوە شلەی قیمەیان شلێکی پیازا لەو زیاتر حەل نییە چونکە دانا کارامەیی خانووی ماڵیا خۆت شێف ئەوەیە بەڕاستی کە لەو کاتا فریاب کرد شتێ بکە ڕاستە بەدیل هەر بەدیلی ئەمڕۆ بەتەمای چی لەم پرتەقاڵانەوە ئاوە تەرتیب کردووە وەڵاوی ترەوە ڕزانەوەیکی جوانەکەم بەوە ئەوە هەر تای هەڵمەوە زۆر جوانە ساکەین بە پارپەڕە انشاءالله شتێکی جوان دەرەکە دەست و چاوە خۆش بێ خزمەتانە شتێکی ماوە بیڵی لێرەوە لەوە چی ئەمڕۆ دوا ڕۆژ بێ هەچەند لە ئاخیرە بەس
هیچ شتێکی تایبەتت هەیە بێڵی والله ئیشەڵڵا ئەگەر دو ڕۆژیش بوو ئیشەڵی نایەقی ناکەم پیرۆزبایی لە هەموو هاوڕێیان و ستافی گوڵستانەکەم کەناڵی پەیامەکەم بەڕێستان و کاک جیهانگیر کاکدانەر و کاکدانا و ماشەڵڵا هەمووی بەدانا و دانیار دەستیان ئەرە وەڵڵا ماشەڵڵا حەکیم و حوکەما برایانی پێش کامێرە بە عام بەڕاستی زۆر ماندوو بنم بە ماوەیە تایبەت کامیان والله معاز و کاک هاوکار لەگەڵنا زۆر لاگون وایە بەڕاستی چکو معازاگام لێ هەموو جارە خەریکی ڕسم گرنی تۆ لە ئاخیرا شوان ئەزعاجێکم دڵێکی بۆ نێرم کاکە ڕسمەکانە بە بنێرە ماڵێن ئا بێ دەستیان خۆش بێت دەستی ئێوەش خۆش بێ و سپاس بۆ ئێوەش بەڕاستی دوێنێت لە دوعاکان والله کاک وڵاتی سەرشانی خۆمانە برا بەڕاستی ئێرە بێتوی پێ دیار بوو زۆر مرتاحین لە خزمەت جنابتانەوە چەند ساڵێک کار بەیەک بووینم ڕاستە بەرنامەیە زۆر خۆشحاڵین ئینشەڵای نەوەلات کۆتایی بەرنامەیە خواپیستان بێت ئەگەر بە نەڕژێ دەرژە بە قوربان هەچەند ئێرەش صافە توانێت والله ئەمە یا الله مامۆستا شێخ فاتح بەڵێ باس لە ئادابەکانی جەژن و لە سونەتەکانی جەژنەکەی بەڵێ مامۆستاکی بەڕێزی ئاینی بە زۆر جەژنێنی دەزانی من وتومە لە سایە 9.9 جەژنە بەس ئەترسم کە بوو بە جەژن تۆ بڵێ هاتۆ بڵێ من وتومەوە باڵەکەراتی باش لە خزمەتین ماوەسەکان لێ ماوە بەڵێ سلام علیکم ماوەسەکان باشی هەڵباتە قوربان یاخوا بەخێر بچی و ترسانی ڕۆشتبی دیار ڕبووی بۆ تۆ تاخیر بووم نا ئێمە تۆزێکمان پێچوو مامۆسای بەڕێز بەخێر بیت پێکردو باش شکر قوربانە بم زۆر سپاس مامۆستا شاخەوان سیا مەنسووری سلام علیکم باشم شکر باشن جەماعەت ماوەسەکان بەخێر بن یاخوا باشم شکر باش قوربان سپاس. فەرموو مامۆستا جان بەخێر بی ئەوەیە نزیک بوونێت تۆ لە جەژن چنابی شار دڵی خۆشە وڵاجا ئینسان کاتێکە ئاهەنگی تەخەڕوجی بێ دڵخۆشە بێت جوان ئینسان کاتێکە لە دەورەیەکایە لە کولی عسکەری بێت لە دەورەیەکی تڕۆ تەدریس بێت کاتێکە لەنەوە بەیانی یان دوو بەیانی بەڵێ ئاهەنگی تەخەڕوستانە و شەهادەتان پێدرێ من پێم وایە ئەو کەسەی نمرەی باشی بەدەستێنابێ و لە خولەکە حاڵی بوو بێ شەهادەی پێ بدرێ دڵی خۆش ئەیوانە ومێ دەکەین ئێمەش لەوانە بین ئەخوا بەخێری مامۆستا پێش نوێژ بوو تارخن دکتۆر شاخەوان سیا مەنسووری مامۆستا شاخەوان زانی خەڵکی کوێیە وازم گرمیانە بەڵێ باڵە قوربان سەمسەماڵیە خوار چەمچەماڵ کەرکووک کەرکووک سیا مەنسوور سەر بە کەرکووکە نزیکی زەنگ نییە ماوەسا با بەهر زەنگ زەنگەیە بەڵێ بەڵێ زەنگەیە ڕاست ینی مامۆستا تۆ فۆرمی خۆراکەکەت قەرە حەسەنە قەرە حەسەنەواتە لەیلان بۆ لە قەرەنجیر جیاوازە بەڵێ قەرەنجیر ئەم لایەوە ئێمە دوورە بەڵێ لەخوا بەخێر بی زۆر سپاس خۆشحاڵ بووین خۆلێتان ڕاستی خێر بن یاخوا جارراوە تابعی بەرنامەکانتانەکەین و جار جار وڵا حەزانەیە لەسەری یا الله ئیتر کە پیا و لە هەر شوێنێکا بە ڕۆژوو بوو دروستکردنی خواردنی بینی حەزەکە سەیریکە بەڵام بەمرجێک نڕژوتیکەنەوە شێف دیار بەس نازانم ئەم برابەڕێزە تامی ئەو خواردانە ئەکاوەکو تام کە لە ڕووی شەرعیەوە تام کرد شێف دیار مامۆستا پرسیارێکی تامکردن لە ڕووی شەرعیەوە بۆ کەسێک کە چێشت لێنی ئاساییە بەس تام بکە نەک بەرکۆ بەس ئایا بیلفعل ئەم برابەڕێزە تامیە کات چکە بۆی بزانێت سوێرە بێخوێ مەسەلان وەلی شێف دیار جای بەرەوە ساڵان تامانەکرد بە زیستەکانە قیاسەکە ڕاهاتوینە بەس خۆش بەس شێف دیار ئەمە چەند تازەوە لەوە چ ڕۆژی ڕەمەزان بێ وتی بەس تام نەیوت عنی لێ خۆیت و بەرکۆڵکەیتەوە ئەمە وەکو دەستێژەکەی قماوی بە بخۆینەوە باوسەکان ئێمە نزیکی جەژن نبینەوەتر ڕەنگە بەیانی یا دوو بەیانی شەڵا جەژن بێت سنەت و ئادابەکانی جەژنی ڕەمەزان چین و چۆن ئەم سنەتانە جێبەجێ بکەین کە تۆزێک لە ڕەمەزان بچێت و ئەو عیبادەتە جوانە ئەنجام بین. بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە وە مانگێکە لە قوتابخانەی ڕەمەزان داین خەریکی فێربوونی وانەی تەخوا و دینداری و خواناسین گرنگە لە جەژنیشدا هەر بەو شێوازە جەژن بەڕێکەین کە خاوەنی خولەکە بۆی دیاری کردوین بەڕاستی کە خوای پەروەردگارە جەل لە جەلالوه ئەویش کۆمەڵی ئادابە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆ ئێمەی بەیان کردووە کە گرنگە ئینسانی موسڵمان بیزانێت زۆر گرنگە ئینسان گرنگی بە نوێژی جەژن بدات نوێژی جەژن لە ساڵێکە دوو جار دووبارە ئابێتەوە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەو برا بەڕێزانی کە لە ماڵەوەن ئەو خوشکە بەڕێزانی کە لە ماڵەوەن
ئەتوانن بێن بۆ مزگەوتەوە مزگەوتەکان دەرگای کراوەی نوێژی جەژن بکەن سنتێکی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم شاعیرەیەکە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب يعني بەڕاستی کۆبوونەوەی خەڵکی پاشان کاتێکە لە مزگەوت ئابین ئێمە لەواچێ لە ڕەمەزانە بەرکەوتەمان بوو بێ بۆی برسێتیەوە مەسەلەن جاجار تووڕەبوون هەبوو بێ ئەم جەژن کاتێکە ئەو خەڵکە لە مزگەوت یەکتریە بینێ گردن ئازایی لەگەڵ یەکتریە کا مەسەلەن معانەقاکە جاریوات ناتوانانی فریای هەموو ئەو ماڵانە بکەوت کە لە خەڵکەکان لە مزگەوتان نوێژیان کردووە لە نوێژی بەیانی جەژنە ئینسان کۆ بێتەوە پاشانە خوشکە بە ڕێزانشی کە لە ماڵەوە ناتوانن بێن بۆ نوێژ جەژن گرنگە بابەتی نوێژی جەژنە گرنگی پێ بدەن چونکە نوێژی جەژن کاتەکەی درێژە یعنی لە 10 دقیقە دوای خۆر هەڵاتنی بەیانی و دەست پێکە هەتا بانگینەوە تقریبا وەکو نوێژی زوحاوایە بەڵێ ینی کاتە بەڵێ وەکو نوێژی زوحاوایە کاتەکەی درێژە یعنی ئینسان دەتوانێت لە هەر ساعتێکە لە هەر کاتێکدا ئەنجامی بدە ئەو نوێژی جەژنە دوور کاتە بەڕاستی سنەتی گەورەی ئەمە یەکێکە لە ئادابەکە بەڕاستی پاشان ئەفو مامۆستا پێش ئەوە با من یەکشت بڵم وردە بینەرانی ئازیز بەوادیرەکانی جەژن دەرکەوتن ئەوە تورکیا کردی بە جەژن بۆ بەیانی تورکیا کە وڵاتێکی ئیسلامی گەورەیە کردوێتی بە جەژن بابزانیەوە یەقینە بەڵێ خۆشمش دەبی وتم لە سایانەوە نۆفۆینەوە وتژواوت لە دڵماوە بێڵێ إنما الأعمال بالنيات جا قوربان ئەگەر وایە با بەڕوونتر باسیکەین ئەرەوەڵا زۆر بەخەسی باسی جەژن بەخەستی باسیکەین طبعا نوێژ ئەتوانم بڵێم گرنگترین سنەتی جەژنی ڕەمەزانە بەڵام کۆمەڵی ئادابەیە پێش نوێژی جەژنیش گرنگە ئینسان ڕەچاوی بکات بەڵام بۆیە لە پێشا باسی نوێژ نوێژ لە هەمویان گرنگترە بەڕاستی شعیرێکی گەورەیە ئینسان کە بەیانی ڕوا بۆ مزگەوت ڕاهاتووە بەیانانی تر کە بە ڕۆژوو بووە لاواچێ مەسەلەن بۆنی دەمی بێ مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوون کە ئینسان ئەگەر بتوانێت مەسەلەن غەسلێ بکە خۆی بشوە بۆی بۆنی خۆش بێ بەڕاستی چونکە جاری وایە بەڕێزان ئینسان بۆن و بەرامی وای لێکە خەڵک بێزارەکات بەداخەوە هەنی جاری وا هەیە کابرا بۆنی سیری نایەت کە خوارد بێتی بەیانی زووە بۆنی پیاز نایە بۆنی کەوەر نایە کە خوارد بێتی بەڵام بەڕاستی بۆنی عرەقی لێ دێ بە تایبەتی ئێستا جەوەکە لە بینی ئەوەیە کە عرەقەکەیت و عرەق ناکەیت بۆیە ئینسان لە دوای بانگی بەیانی خۆی بشوات پاشان جلێکی جوان لە بەرکات سێ دەنێک خورما بخوا بۆیە و بۆن و بەرامەی ئیسلام زۆر گرنگی بە پاک و خاوێنی داوە و مامۆستا زۆر گرنگی بە بەرامبەریش داوە ینی تەسەور کە لە نزیکی 45 هۆکار هەیە کە ئینسان ئەڕواتە بەهەشتەوە 23یان بینی عەبد و عەبدە بینی عەبد و عەبدە ئەوە زۆر گرنگە بۆی ئیسلام زۆر گرنگی پێداوە کابراڵێ ئێمە مۆساقەیەکە تۆ پیاز دەخۆی تۆ لە پێشەوەی لە پێشەوە خۆ بۆنە نایە بەسەڕەکە نا حکمەتەکەەوە نییە کە من تۆ بۆنم ناکەی مەلایکەت يتأذى منه مما يتأذى منه بنو آدم وانيا ئاجا بۆیە گرنگە ئینسان شتێک بخوا بۆی بۆنی دەمینە ئینسان طبیعەتی وایە کاتێکە دەمی داخز ئەوەندە سەعات لەواچە عرەقێ بکە لەواچە بۆنی دەمی بێ کاتێک بڕات تا بتوانین ئەگەر مزگەوت لێمانەوە نزیک بێ لێمان دوور نەبێ بە پێ بڕۆین باشە بە پێ بڕۆی باشە چونکە جاری وایە بەڕێزان بە سیارە ئەڕۆی بەردەم ماڵێکە گریت مەسەلەن بە سیارە ئەڕۆی بەردەم سیارەی زۆریش تۆ مەسەلەن جەنابێت حەزەکەی زۆرترین خەڵکی مزگەوت ببینیتەوە قەیان لەگەڵا بکەی سیارەکەت لە بەردەم سیارەکەی مناوەستانەوە منیش پیان وتوم هەر سەلامت دایە ڕاکەرەوە بۆلای باوکت بۆلای نەخۆشوانێ وەرەوە دێم سێرەکەم سیارەکەم عاجزێ دروستە و عاجزێک دروستە بێت بەردەم ماڵێک دروستە بێت جاری وایە خوا نەخواستە مەسەلەن بۆی قەرەباڵقیەوە پێکدادانێ دروستە بێ بەڕاستی وانە بۆیە ئینسان تا بۆی بکرێ بە پیادە بڕات تا بۆی بکرێ بە پیادە بڕۆ و گۆڕینی ڕێگایش بەڕاستی هاتنەوە بۆچی گۆڕینی ڕێگای داناوە ئیسلام بەڕێزم بە کۆڵانێک کاڕۆم دەکەسە بینم تۆقانە گەڵاکەم کاڕۆم بۆ مزگوت بەڵام کە ئەگەڕێمەوە ئەگەر لەو کۆڵانەوە بڕۆنەوە چێرە و دەنەفرە ببینم ئەگەر لە کۆڵانێکی ترۆ بڕۆم ماوسە شاخوان ئەم لە حەزی ماوسە زۆر جوانە ینی جاری وهەیە تۆ وەختی بانگە گوێت لە بانگ نییە یا بانکە تەواو بووە سبحان الله هەر بڕۆشتنی خەڵکە بۆ مزگەوت ئەزانیەوە ڕێی مزگەوت بۆ مزگەوت هەر ماوەسە نەزانام ئەڵی نورێکی هەیە ئەڵی ڕووناکیەکی هەیە ئەو کەسانە ئەچن بۆ مزگەوت جیاوازنەوەی کە
اعتیادی ئەڕۆن ڕاستە یعنی ئەتوانی دوای بکەی بچیتە مزگەوت. بالفعل ڕاستە فەرموجا بۆیە بەڕاستی بە پیادە ڕۆشتن و گۆڕینی ڕێگا لە جێگایەکەوە لە جێگایەکە ڕۆشتی لەو جێگایەوە ئەوە مەکە مەگەڕێرەوە پاشان ئینسان تا بتوانێت لەگەڵ ئەهلی مزگەوتدا گەردن ئازایی و جەژنە پیرۆزە بکات. بە تایبەتی ئەم جەژنە کە جەژنی ڕەمەزانە ئینسان پێش نوێژ سەرفترە دەرکات نابێ بکەێتە دوای نوێژە ڕاستی. زەکاتی سەرفترە بەڕێزان چەندێ بابەتەکەمان بابەتی جەژنە ئەمیش تا ڕادێ پەیوەندی بە جەژنەوەیە. زەکاتی سەرفترە لە ئەوڵی ڕەمەزانەوە دووشتە لە نێوان جائیزبوون و واجببوونە، جواز و وجوب. لە ئەوڵی ڕەمەزان و جائیزە تا شەوی جەژن، لە شەوی جەژنەوە واجبە بێت، لە شەوی جەژنەوە ئەمە واجبە بێت. دروست بۆی بەڕاستی ئەبێ ئەم ئینسانە پێش نوێژی جەژن ئەگەر نەیابێ یەکسەر ئێمە ڕەمەزان مامۆستا ڕەمەزان فێری گرنگی وەقتی کردوین. خی پەروەردگار فێری کردوین کە من خاوەنی وەقتم، من خاوەنی مڵکم، من خاوەنی ئەو ڕستقم کە لە سەلاجەکەت هەیە، من خاوەنی ئەو برنجەم کە لە منجەڵەکەت هەیە لێت ناوە، من کە پێت ئەڵێم مەخوا بێن نەخۆی، من کە پێت ئەڵێم بخوا بێ بخۆیت، من خاوەنی مطلقی منم. با سەلاجەکە دەمو شتێکی تابێ ئێستا و بەڕێزە وەڵا لەوا سەبڕۆی سێ چێشتەکەیکەین ئاو بلێومانە بێتە خوارەوە ئەو ئیشی هەموو ڕۆژێکی من واتە شەفاتیحە خوا سەبرتان بات. بەڵام لەواشی خەڵکێکیش بینەر بێ، خەڵکێکیش بینەر وڵا کامێرەکە ئەرکان جانی خاتە ناو مەنزەڵەکە، خەڵکێکیش بینەر بێ بڵێ یەکەم ئەمان ومێدەکەیت دوای بەرنامەکەی خۆن ئەو ئێوە نایبین لێرەوە تۆزێ دوورە ڕاستە، بەس کامێرەکە دەنک بە دەنک برنجی جیاکاتۆ خۆی ئاوە مەڵاز داوە خەڵک زیاتر حەزی لەوەی ئاجا بۆیە بە زەڵاتە ئاکا مەسەرەن تەرتیباتەکەن وەنیە ئاجا بۆیە زەکاتەکە پێش بابەتی خواردن بابەتی ئەو شتانە ئەومان پێڵێز ڕەمەزان کە تەوقیت گرنگە لای خۆی پەروەردگار لە ڕەمەزاندا ئەبێ سەرفترە پێش نوێژ بدەیت. لە جەژنی قوربان ئەبێ قوربانی دوای نوێژ بکەیت، پێش نوێژ بکەی نابێت، سەدەقەیە دوای نوێژ بکەی قوربانیە. سەرفترەش ئاوایە دوای نوێژ بیدەی سەدەقەیەکە، بەڵام پێش نوێژ بکەی پێش نوێژ بیدەی باش. ئەوە گەنگە بەڕاستی گرنگی تەقویم گرنگی کات لە ئیسلامە. باسی خواردن کرد، ینی ئەوەی کە جگە لە بۆنی دەم و ئەوانەوەی کە دەنگی خورمایان هەر شتێک بخۆیت پێشۆی بچی بۆ نوێژی جەژن، ینی دەلالەتی ژنێ دەوەی کە زۆرجار مامۆستا بەڕێزەکان باز لەوەکەن بۆی تۆ بیسەلمێنی کەوتۆ بە ڕۆژوو نیت. بالفعل کۆمەڵی حکمەتی تایە ئەسە لە جژنی قوربانە ئەو سونەتە نییە. طبعا کۆمەڵی حکمەتی زۆر گەورەی تایە بەڕاستی. بەشێکی ئەو حکمەتە لەواچێ لە ڕووی طبیەوە ماعیدەی ئینسان ڕاهات بێ لە کاتی بانگی بیانێ شتێ بخوات، ئێستا چاوەڕێی بێت وەنیە ئاوا دکتۆرە بەڕێزەکان باسیەکەن چاوەڕێ بێ تۆ سێ دەنێک خورما خۆی هێزی فیزیۆلۆژی جەشت داوایە بالفعل پاشان ئینسان جاری وایە کە خورمای خوار ئاوەکەشە خوا ئاوەکەشی لەگەڵا خواوانە پاشان بۆ ئەوەی بیسەلمێنی کاکە ئەمە یەوم عید الفیطرە شکاندن وەنیە ڕاستە عید الفیطرە ئەیشکێنم شتە خۆم ئەم جارم بۆ مزگەوت وەنیە فیطڕەکەیە. ئاجا بۆیە بەڕاستی گرنگە جەژن بۆ ئەوی نەبێتە جەژنێکی ناڕەحات بۆ جەژنێکە پێچەوانەی فەرمایشتەکانی خۆ پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. ئینسانی مسلمان هەم لە پێش ڕۆشتنە و هەم لە ڕۆشتنە بۆ مزگەوت و هەم لە دوای مزگەوتیش بەڕاستی کۆمەڵی ئادابی گرنگ هەیە کە بەڕاستی یەکێکی تر لە ئادابە گرنگەکان مامۆستایانی بەڕێز ئەوەیە کە ئینسان سەردانی خەڵک بکات. ینی تۆ یەک مانگا لە خول دایت، معقولنی ئەم مانگە فێر نەبوو بێتی کە وەخەیڕهم الذی یەبدأ بالسەلام وەنیە معقولنی ئەم مانگە حەدیثێک تەأسیری لێ نەکرد بێتی من هەجەڕ ئەخاه سەنەتەن فەهوە کەسەفکی دەمیه، ناکرێ ئەم حەدیثانە تەأسیری لێ نەکرد لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 وەنیە معقول ئەم حەدیثانەی کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە ڕۆژانی دووشەمان و پێنجشەماندا خوای تەعالی کردەوە ئینسانەکان بەرزەکاتەوە بۆ ئاسمان
لە هەموو ئینسانەکان خۆشە بێ ئیلا لە دوو تاقم نەبێ کێلەوانە مشریکە ئەویتریان کەسێکە لەگە کەسێکە بەنا حەق بینیانەیە فانظیر و هذینی حتا یصلی علیان گەڕن تا سوحەکەن تا ئاشتە بنەوە یعنی معقول نییە مەسەلەن تۆ لە ڕۆژی جەژنیشە دراوسەکەت ێ سەرێکی لێ نەدەیت وانە خۆ من لە قبرستانە ناژیم من لە قبرستانە ناژیم قبرستان نییە بەسەردانی ئەو بکە من لە کۆمەلگایەکدا ئاژیم لەگەڵ خەڵکانێک ئاژیم بە تەبیعەت بە سروشت حەزیان بە تێکەڵاوی مامۆستا جا کاتەکەمان تۆزە کەم و ناسکە پرسیاری لاوانی زۆرمان هەبێ من مامۆستا شەقواتیگە بکری هاوکاری مام بکەی بە کورتی وەڵام بدو بووی کە وەڵام نادەم وەڵام وی زۆرترین پرسیار ئەڵام حەزەکە مامۆستا جا باز لە نوێژەکە کرا هەچەنەوە بابەتێکی خلافیە بەڵام بتێنێت تێ دروستە بێ چۆن لەسەر زەکاتی فیترە وترێ بە خواردنیا بپارە هەندێک مامۆسای بەڕێزەیەڵێ ئەوانەی قەرزارن هی نوێژی بەیانی بۆنونە نوێژی جەژن مەکەن هەندێک مامۆستا ژەڵێ نا نوێژی جەژنەکە بکەن ڕێی ئەرجاح یان باشتر وایە مسلمانان چی بکەن بەڕاست من قیاسێک لە خزمەتتانە باسەکەم ئەو نوێژانەی کە لە دەست ئینسان چووە دوو جۆرن جۆرێکیان ژمارەی نوێژە لە دەستچۆکان ئەزانێت چەندێکە جۆرێکیان ژمارەی نوێژە لە دەستچۆکان نازانێت چەندێکە ئەو نوێژانەی کە من نازانم چەندێکە لە دەستم چووە لە ڕۆژ شەرعیەوە سنەتەکەیت سنت زیادەکەی لە قیامەتە حەدیثی پێغەمبەری خوا سنەتەکانە کرد بە فەرز ئەمە نوێژانێک چوونە نازانم عەدەدیان چەندێکە بەڵام کەسانێکی ئەزانێ بەهۆی نەخۆشیەوە نوێژێکی چووە دوو نوێژی چووە ئەمە قەزای کاتوە پاشان کاتێک کە ئینسانێک بۆ نوێژی بەیانی خەبەری نەبووەتەوە خەبەری بۆ تۆ خۆر کەوتووە پێغەمبەری خوا فەرمووی کەسێ نوێژی لەبیر چوویان خەوی پێکەوت کاتێک خەبەری بۆ کاتێ بیری کەوتەوە با خۆریش دەرچوو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە جەنگێکدا بیلال فەرمووی بیلال تۆ حرسمان هەڵمان سێنە بۆ نوێژ ئەوش خەوی لێ کەوتبوو هیلاک و ماندوو بوون دوایی لە حەدیثەکەی تۆ گەرمی خۆر خەبەری کردنەوە گەرمی خۆر دوای بە جەماعەتیش نوێژیان کرد نوێژی بەیانی شوێنەکان تۆزە بەجێش و لە وڵاتەکان نوێژیان کرد یعنی ئیشکالی تێدا نییە بەڵام گرنگە ئینسان هەندێ عیبادەتێ کاتێکی دیاریکرایم بنمونە نمونەی لە خزمەتانە بێنمەوە ڕۆژ و شەشەڵان مانگیە کاتی هەیە لەو دوو شەشەڵان و بگری شەشەڵان نییە کەسێک ڕۆژوی ڕەمەزان قەرزارە خوشکێکی بەڕێزە برایەکی بەڕێزە ئەگەر قەرزەکە دواخا بۆ دوای شەشەڵان کێشەیەکی نییە ئەمە کاتێکی دیاریکراوێ لە دەستە چێ نوێژی جەژنیش بە هەمان شێوەی وانە نوێژی جەژنیش کاتێکی دیاری کراوێ گەرگەوتە دوای بانگی نیوەڕۆ ئەو بە کورتی دەستخۆش ئەمەوەسە بەنسبەت زۆر کەس ڕۆژی جەژن ئیتر ئەو حاڵەتە خراپە هەیە کە زۆر جاش باسەکرێ بەڵام هەر تەسکیرە و بیاتخستنەوە زۆر باشە کە ئەچن بۆ سەر قەبران قەبری کەسوکارن ئایا ڕۆژانی جەژن باشە بچن طبعا لە شریعەتی ئیسلامدا ڕۆژ دیاری نەکراوە بۆ سەردانی قەبر دیاریکردنی ڕۆژێک بە تەحدید بەس جمعان بەس جەژنان گوناحە ئەمە یەک دوو بەداخەوە لە وڵاتی ئێمەدا هەموو ساڵێک ئەمە باسەکەین کاتێک کە بەیانی بانگەدا ئیتر قەبرستانەکان پڕەبن لە خەڵک ینی خەڵکی وایە وەڵام مامۆستاوە بەنیازین ئەم جەژنە لای مردوەکەمان جەژنکەین بۆچی کاکە وەڵی مامۆستا نوێ جەژنانەیەتی و ئەچین بۆ ئەوێ و ئەمە گوناحە کاکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و آله وسلم جائز نییە بۆ هیچ کەسێک تەعزیەباری بکات لەسەر و سێ ڕۆژە ئیلا خێزانەکەی نەبێ چوار مانگ و دە ڕۆژە یعنی ئەمە خەڵکێکەیە وەڵا بەیانی زۆڕە بۆ سەر قەبران ئەمە گوناح ئەڕوا بۆ سەر قەبران گوناح بەڕاستی گوناحیان کاکە ڕۆژی جەژن ڕۆژی ئاهەنگگێڕانە ڕۆژی ئاهەنگگێڕانە بەڕاستی یعنی تۆ ڕۆژی سەردانیکردنی زیندوانە ڕۆژی سەردانیکردنی مردووان نییە پاشان تۆ بەڕاستی خەڵکانێکەیە وەڵامە مردوەکەمان نوێجەژنانەیەتی ئێمە لە ماڵەوە ئەمە گوناح بەڕاستی من ئامۆژگاری ئەو برا خوشکە بەڕێزاناگەم کە ئێستا گویان لێمانە نوێجەژنانە لە دینی ئەسڵی نییە خەڵکێک جاری وایە مامۆسای ئێمە چونکە مامۆسای ئاینی زۆر جار ئەگەڕین لەوچە لە خەڵکێک زیاتر بگەڕین بۆی ئەوە بە خزمەتی خەڵک زیاد دەگەین لە ڕەمەزان و ئەوانەیە جاری وایە ڕۆی ئەدەی لە ماڵە وەڵایی مامۆستاوە جەژن ناکەن تەعزییان هەیە دەرگایان داخستووە گوناحە بەڕاستی یعنی ئەمە گوناحە ئەمە کاکە نەخوا فەرموویەتی نە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله ئەکرێ مەسەلەن تۆ هەر یەکەم ڕۆژی دوای ڕەمەزان بە مەعسیەتی خوا دەست پێ بکەین بۆیە بەڕاستی گوناحە ئینسانێ لە جەژنە تازیە تازە کاتەوە بڵێ وەڵا کاکە من جەژن ناگەڕم من جل بۆ مناڵ ناکەم من پێشوازی لە میوان ناکەم من سەردانی خەڵک ناکەم من ئەڕۆم بۆ سەر قەبران و باوەڕەکەن خەڵک ناشکریە ماوەسا ناشکری خەڵک پرسیاری لە من کردوە مامۆستا دانا توێتی ماوەستا وڵی بەنیازین جەژن بچین بۆ لای مردوەکەمان جەژن بکەین لەسەر قەبران یانی چی وڵی مامۆستا چین بۆ ئەوێ هەر خواردنەکە بین دوێ ئەی خۆین و ئەمە گوناحە
ڕاستی گوناحە تا دایکی بوو تا باوکی بوو ناڕۆی لای جەژنکە ئێساکە مرۆ لای جەژنەکەت ئەمە بەڕاستی ئەمە کارەسات ڕاست مامۆستا ئەو خۆ ناپەسەندانە ئەو کارە ناشەرعیانە چین کە تەنها وەزانم یەک دەقەشمان کاتمان من کە خوی ناپەسەند زۆرە بەس یەک دانە باس دەکەم پێم وایە سونەتەکان هەموو باس کرد لە هەموو گرنگتر ئەمە یعنی بە گرنگتری ئەزانم بابەتی فەرامۆشنەکردنی مناڵ خەڵکانێک بەڕێزان مناڵەکان فەرامۆشەکەن پارەیانە دەنێ ڕاتە مارکێتێک ڕاتە دوکانێک یاری ئاگری نەکڕێت تەقەمەنیە بەڕاستی ئەو بەڕێزانەی کە مارکێتیانەیە دوکانیان هەیە کڕین و فرۆشتنی ئەم تەقەمەنیە حرامە گوناحبارە بن بەڕاستی لا يحل لمسلم أن يروع مسلما پێغەمبەری خوا فەرمێ جاری وایە ئەڕۆیت بۆ جەژنە پیرۆزە زەرم دانێکە تەقێتەوە مەتریشتە ئاسمانەکە یەکاکە واز لە من بێنەکە بە کۆڵانەکە یاڕۆم خەڵکێک ئافرەتێک خوشکێکی بەڕێز مناڵی بۆ مناڵەکەی چاوایە لە ماڵەوە خەوتووە بەڕێزێک نەخۆشە شەوخەوی پێ نەکەوتۆ لەبەر نەخۆشی بەڕێزێک لە ماڵەوەی مەسەلەن وانە میوانێکی ئەم جا چەندین جار مەسەن خەڵک مەسەلەن خەڵکی کوشتووە خەڵکی برینار کردووە بۆیە من داواکەم لە باوکان و دایکان بە مناڵەکانتان بڵێن ئەم یاری ئاگرینە نەکڕن و ئەو مارکێتانش بە هیچ جۆرەشتیوانەیەن ئەو پەڕی 100,000 خێرەکەن کاکە 100,000 بۆچی خۆش و گوناحبارەکەی بەڕاست ئەمە زۆر کارێکی ناپەسەندە لە جەژنەکان هەیبینی زۆر باشە مامۆستا دکتۆر شاخەوان سیا مەنسووری کاتمان نەما حەزمانەکە زیاتر لە خزمەت تابین زۆر سواس دەکەین میوانی ڕوان ناگرن بۆی وارە ئەگەر جژن لە خزمەت بڕوان بە ئێمە ڕازی بیت ئەگەر جژن بوو جژنە پیرۆز بێ و گردن مانازاکە و دوعای خێرمان بۆ بکە خی گەورە مەحفوظتان کە ئەگەر جژنیش نەبوو گردن تا نازانێت هەر گردن والله ناڵم دەگریتە ناخە لەوەرە دەست ماوەسە گیان خۆشحاڵ بووین خی گەورە مەحفوظتان کە زۆر سواس بۆ ئامادە خالتان ڕازی خالتان پارێزی خوا سەلامەتتان لەگەڵ بەیاخوا سەلامەتتان کە خوا لەگەڵ بێخوا مامۆستا شێخ فاتح کەم شاشەی کەناڵی ئاسمانی پەیام سوور بووە هیوادارم ڕەکەت بێتە لای من کورچی سوور هەر سوور بۆ بەتاتی ئەوەتە ئەندۆنیزیا ڕۆژی دووشەمەی کرد وەک جەشن مالیزیا بڕۆنای لە ئوسترالیاش ڕۆژی دووشەمە ئەوە ڕۆژەڵاتی با بڵین ئاسیا بەس تورکیا سبێنی کردووە سعودی جەڵە لە 20 شوێن بۆ بینینی مانگ لە ڕووی فەلەکەوە بڵێن ئەوەین لە متابعین و من بزانم بەیانی تۆ بە ڕۆژوو ناجیت نەماوەسا من تەسەوڕەکەم ئەوە تا لە سعودی زیاتر لە 20 ڕوانگەی فەلەک ناسی و چاودێری بینی مانگکەین دەمەسە شتی کەشم بینی بەڕێزان لیژنەی بینینی مانگ لە سلێمانی ئەڵێن لە ڕووی فەلەکیەوە لە ڕووی زانستیەوە سبەینێ جەژنە بەڵام لە ڕووی شەرعیەوە جارێ ئەبێ مانگ ببینین بڕیارمان نەداوە ئەمە لیژنەی بینینی مانگی سلێمانی واڵە کوردستان خۆیان بەڵێ طبعا ئەوان بیبینن هەموو زانانی کوردستان یان ئەهلی سونە لە عێراق بیبینن ئیترەوە کاتە ئەو با بڵێن کۆنتاکت و پەیوەندیە هەیە لەگەڵ یەکتریا جا من نازانم ئێمە لە ڕیزی مالیزیا و بڕۆنایە بین ئەچینە دووشەمەکە بڕوان ناکەم یان لە ڕیزی تورکیا بین کەس بینە جەژنەوێ مامۆستا ئێمە لە ئوسترالیا و نزیکین لەوانی دووشەمە باش بۆ حەزەکەی لەبەری قسای نەبوو شێف دیاراگا و لێ مامۆستا شێخ فاتح ئەوێ بیخاتە دووشەمە یا ئەترسم شتینی حازر نەکرد لە شتێکمان حازرە برا بەڵام تر هەر کاتێ بێ ئینشەڵا ئێمە من بە بچم پێشوازی بکەم لە دکتۆر محەممەد ئەحمەد ئامادەیە دکتۆر گیان فەرموو وعليكم السلام دكتور محمد يا اخوان بخير بي سرچاو كانوا بخير بي يا اخوان بخير بي سرچاو مالاتي دكتور جان بخير بي يا اخوان بخير سرچاو دكتور بخير بي حال وحالت الحمد لله يا اخوان بخير والله يدمك اللي نسيك او خدمتنا قيشتم يتريكك من بالرحمن يا من بالرحمن بعمل يكتب ما وصل لهم خما بس خوي شعرك يا الله سراحي سرفرودي وانيا براي قورة أبي براي بتشوف برسي بس خلينا أكبر من بلمن ما وصل جنب خير بي يقدر التلفون تيونديك ما نهور راسك مال نالصونن والله الحمد لله يا خاب خير بي دكتور محمد أحمد دكتوراه لبواري فيزياء الفيزياء ما مصازم بيونديك راسته خوي هي بفلك وروج ومانغو ها ما مصاب محمد روجوش كانوا بعيني كججنا جو بي خوش نجاتي بك دكتور يا خاب خير بي يا ربي اخواني ما قبولك خير بي اخو دكتور تري صور دور دهاوتا شاشي كانال كان بتعرف كانال اسماني بيام باز لواكا فلان كردي فلان نيكر للروي فلكيو بتابعك ليجني بيني ماني سليماني سشتي كان بلاو كرتو اظن للروي زانستيه وبياني ججنا
بەس لە ڕووی شەرعیەوە هێشتا مانگمان نبینیوە و چاوەڕێ ئەواکەن ئێمە ئەمانەی ئەمڕۆ بڵین دیاریکردنی جەژن لە ڕووی فەلەکیەوە کە ڕووی زانستی چییە؟ ینی اختصاصی جەنابتانە ئەمانە لەسەر ئەوە قسە بکەین. بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ میانداریتان بەخێر بێخوا. بەڕاستی مەسلەی دیاریکردنی سەرەتاکانی مانگ یان سەرەتای مانگی نوێ قەزەیەکی زانستی پەتیە. وەختی خۆی مەلای کوردەواری کۆن یان ئەگەر لە پیرەکان بپرسی هەر کاتێک کە ئیجازەیان وەرگرتی بە یەکێک لەو زانستانی کە وەریان گرتووە زانستی فەلەک بووە. لە 12 عیلمەکە کتێبێکە بووە زیاتر کتێبی ئوستورلابیان خوێندووە یان کتێبەکانی فەلەکناسییان خوێندووە بۆ ئەوەی کە دیاریکردنی کاتی بانگان هەمووی قەزەی فەلەکیە، دیاریکردنی کاتی جەژنەکان بۆنەکان ئەمە تەمان نەک لە لای ئێمە بەڵکو لە هەموو دیانەتەکانی تریشە مەسلەی کالندەر یاوەخوت ڕۆژژمێری مانگی ئەساسی هەموو ڕۆژمێرەکانی ترە. ڕۆژمێری مانگی دقیقتر و دروستتر لە ڕۆژمێری ڕۆژی طبعا ئەو غەڵەتە ئەو ڕۆژمێرێکی ئێستا ئێمە هەمانە بە بەڵگەی ئەوەی کە تۆ ئەسڵ هەر ڕۆژێکی هەر دیار نییە لە مانگی دووە هەندێک جا دروستە بێت و یەتەوە ئەمە تەبان نەسیئێکەوە خۆی لەبەرەوە غەڵەتە ینی لە ڕووی دقیق نییە بەڵام مرۆڤ بۆ ئەوەی کە ئیشەکانی ڕستریکە ئەویان داناوە جینا بەڕاستیە مانگەکەی تر ئەتیباریە یانی ئەزانی کە کەی هەڵیت کێ بە بنیوە ینی زۆر ئاسانیشە بەڵام بەڕاستی هەندێک جار سیاست و ئەوانە تەداخلەکە بۆیە قیاسەکان یەک ناگرنەوە سە بۆ نمونە ئێمە بە کورتیەکەی بڵین دیاریکردنی مانگ پەیوەندی هەیە بە بینینی مانگی نوێەوە دوای ئەوەی کە خۆر و مانگ هاوڵە بن کە لە ڕووی زانستیەوە پێ وترێ هاوتابوون یاوەخوت چوونە سەریەک باشە خۆر و مانگە چێتە سەریەک پێش بەڵێ پێش کەمێک لەمە پێش خۆر جیرانێکەوە ڕوویە ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە مانگ و خۆر هاوڵ بوون ینی لە هەواڵەکانی شاباسی کرد کە لە شیمالی ئەفریقا و لە هەندێک لەو شوێنانە بینراوە کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە مانگ و خۆر دەستی کردووە بەوەی کە هاوڵ ببن کە هاوڵ بنیانە چنە ئاستیەکەوە دوای بەجێهێنانی کە بەجێ هێڵن هەندێک لە دەوڵەتە موسڵمانەکان وەکو تورکیا وەکو مالیزیا وەکو هەندێک لە وڵاتانی تر کە ئەتیبار بۆ فەلەکدانن ئیتر تەقویمێکی سابتیان هەیە ئێستا لە تورکیایە بۆ نمونە من ئێستا سەیری ئەوان هینێکیان هەیە پێوترێ وەزارەتی وابزان دیانەت شتێکی وایە سەیرم کرد کە پێشەوەی بێم ڕێک دایناوە خوتبەکەشی داناوە ڕۆژی بەنیژەژنم کرد بۆ چکە قیاسی فەلەکی داناوە حتا ئەوان پێیان وایە ئەگەر مانگ و خۆر هاوڵ ببن پێش چەند دقیقەیەک پێش خۆراوە بوونیش هەر قبوڵە. دکتۆر وابزانم ئەمە گرفتی نییە مناوەش بێنم برانی مەکتب قورئان ئەوانیش بۆ چەند ساڵێک جا بە خەڵک غەڵەت تێنەگا قورئانی جیاوازە لە مەکتب قورئان بۆ چەند ساڵێک ینی نازانم 20 ساڵە 30 ساڵە 50 ساڵە سەرەتای ڕەمەزان و کۆتایی ڕەمەزانیان دیاری کردو ئەڵێن فڵانەکات جژنە فڵانەکات ڕەمەزانە ئەوژە لەوە سەرچاوی گرتووە بەڵێ ئەوە حساباتی فەلەکیە توانرێ مەسەرەن هەندێک بۆچوون هەیە کە ئەکرێت تۆ قیاسە فەلەکیەکە دابنیت و بڵێ ئەمە ئەەکەم بە قیاس واتە هاوڵبوونی خۆر و مانگ ئەەکەم بە قیاسێک و هەر کاتێ ئەو هاوڵبوونە ڕوویە کۆنجوگەیشنی پێوترێ لە مستەلاحات ئینگلیزیەوە یان پێوتی ئەلئیقتران لە عەرەبیە بە کوردی ئەمە پێ من خۆم ناوە چوونە سەریەک هاوڵ بوون ئەوە چەند ناوێکمان بۆ ینی وەرگرتووە لە هینا زاراوەکانە بەڵام ئایا هاوڵبوونەکە لە کێوە حساب بکرێ بۆ بین ئەوانەی کە مەزهبی بەسەریان هەیە ینی واتە ئیلابێ بە چاو بیبینن وەکو عومان ئێستا عومان هەتا بە چاو نەیبینێت و هەندێکی لە شیعەکان ینی مەزهبی جعفەری پیان وایە بێ بە چاوی سەر ببینرێ بەبێ تەلیسکۆپ فەرمودەکە نافەرمێ بینی ینی بۆ ئەبێ
بەشێک وایە ینی ئەو حەزەکەم لەسەر قسەم بۆ بکەی ئەی نافەرمێکە بینیتان بە ڕۆژوو بوون بینیتان بیشکێ ئەخر دەی بینینەکە هەندێک گەڵێن تەلیسکۆبیش ئەبێ هەندێک گەڵێن ئەگەر حسابە فەلەکیەکە وای پیشان نایت بۆت لە حسابی بینی ناچەند جارێک لەو ژمارەیە تۆ بینی بووت بۆ نمونە ئێمە کۆمەڵک قیاساتمان یەکێک لەوە ئەبێ هاوڵ بوونەکە ڕووبات دووری نێوان خۆر و مانگ بەلایانی کەمەوە چەند هەش پلەیەک بێت بەرزی خۆر لەگەڵ مانگا کاتێکە تەوانە بێ خۆر ئاوا بێ مانگ بمێنێتەوە ئەویش حساب ئەبێ بەلایانی کەمەوە لە 5 پلە زیاتر بێ ئەبێ تیشکدانەوەی مانگ 0.1 بێت ئەمانە کۆمەڵە قیاسات دانراوە یعنی هەر کاتی ئەوە ڕوویە ئەگەر هەوریش بوو تۆ زانی کە ڕوویاوە لە پشتی هەورەوە لەبەرەوە تۆ حساباتی خۆتت کردووە وەکو چۆن ئێستا کاکدانم نوێژ گەورەیان ڕۆژوو ینی وەکو نازانانی نوێژ گەورەتر نییە لە قیاسە گەورەترە یەکەم پرسیار لەسەر نوێژە نوێژەوەنیە نوێژ گەورەترە وەکو حکم خەڵک هیچ کاتێک کە نوێژی نوێ ڕۆ بێت ئەچێتە ئاسمان بزانێ ئەقیم سەڵاتە لی دولوکی شەمس بزانە دولوکی کردویاننا سی سەعاتەکەیەکە ڕاستە بەچی ئازانێت چکە سەعات دانراوە دولوک سەعات ئەوەندێ وڵا دقیقە قسە ئەو قسەیە کەواتە تو ئەتوانی قیاسێک دابنی بڵێ لەم کاتێ ئەوە ڕۆیە بەڵام لەبەر ئەوەی کە فەلەکیەکانی عالەمی ئیسلامی هەمویان یەک کۆبوونەوەیکی گشتی چەند کۆبوونەوەی کراوە مەسەڵەن بۆ نمونە لە ساڵی هەشتاکانە دانراوە بۆ نمونە ئەڵێ ئەگەر هات و کۆنجوگەیت واتە ئیکتران لە دوای 12 نیوەڕۆ ڕووبات یعنی پێش 12 ڕووبات ئەوە حسابەکرێت بۆ نمونە ئێستا ئەم جارە لای خۆمان کۆنجوگەیت چەندێک ڕوویاوە نزیکی دەوری سەعات 1:57 دقا ڕوویا لە سلێمانی بەپێی قیاسی سلێمانی 1:57 بۆ 6:18 دقە کە خۆر ئاوا بێت چەند ئێمە 6:25 بانگەین چکە 4-5 دقەیەک احتیاط دانرێ دوای خۆراوا بوون ینی خۆر ئاوا ڕاستاکە سەیری مۆبایلەکان کەی ئەپلیکیشنەکان خۆراوە بوون جیاوازە لە بانگەکە تقریبا 5 دقەیەکیان احتیاط داناوە هەن علمانی شەرع دائما احتیاط دانن بۆ ئەو حاڵەتانە یعنی تۆ گە حسابی بکەی 2 سەعات تەمەنی مانگە یعنی تازە لەدایک بوو ینی ئێستا مانگ لەدایک بوو تەمەنی نزیکی چەند سەعاتێک و شتێکە ینی بەپی قیاسی ئەمەی فەلکی لەدایک بووە لەدایک بوو بەڵام ئیتر ئایا ئەو وڵاتە چ مەزهەبێک هەڵە بژێرێ باواز لە مەزە بێنین لە ڕووی فەلەکیەوە بەم حسابی بەڵێ ئەمە قیاسی فەلەکی لە ڕووی فەلکی لە ڕووی فەلەکیەوە مانگ لەدایک بووە بەڵام من ناڵێم جژنیان لەدایک بووە بەڵێ لەدایک بوونێکی نوێی هەیە بەڵام ئایا ئەو کەسانەی کە قەرار ئەدەن ئایا حساب بوو بەڵێ ئەم حساب بوو ئەم قیاساکەن چونکە نەئەتوانرێ بە تەلیسکۆپ ببینرێ نەئەتوانرێ بە CCD کامێ ئەوە چاو هەر ناتوانرێ و هەر کەسێکیش حتا ئیمامی سوبکی تا چنێک ئەبینرێت ینی ئەبێ قیاسەکەم ئێستا سەرەتای مانگ ڕوویە تقریبا 36 دقە بە ئاسمانەوە بوو لە زۆر شوێنە لە ئێمە سیرمان کرد بۆ نمونە لە عێراقا بینرا لە سعودیە بینرا لە زۆر شوێنە بینرا بە تەلیسکۆپ تەوان بۆ چکە 35 بۆ 36 دقە مانگ بە ئاسمانەوە بوو ئێستا لەم کاتێک خۆمانە مانگ بۆ ماوەی چەند دقیقەیەک لە ئاسمانە مێنێتەوە 5-6 دقەیەکە مێنێتەوە لەبەرەوە ئەوەندە تەمەنەکەی کورتە حساب ناکرێت زانایانی شەرع ئیمامی سوبکی و غەیری ئەوانیش وەکو توانە هەر کاتێک فەلەک وتی نابینرێ ئەبێ شەهادەی شوهود ڕەت کرێتەوە چونکە وەهمە بێت ئەو کاتە کابرا ئاوسری ئاسمانەکە مەسەلەن جاری وا هەیە هەر تاڵێ مووی یەتە بەرچە ئیوازانێ مانگە ئەمە نابێت بۆ چونکە کە فەلەک گوتی نابینرێ ینی نابینرێ یعنی بەڕاستی وەکو بینین توانای بینینی نییە بەڵام مانگ لەدایک بووە با بێنەوە دواوە تۆزێک 29 ڕۆژ پێش ئێستا کە یەکەم ڕۆژی شەممە بوو 1 بە ڕۆژوو بووین بەپێی فەلەکی ئەڵەم دیسانەوە دروست بوو زۆر دروست ڕۆژی ڕەمەزان بوو چونکە بە تەلیسکۆپ بینرا و چەند طبعا لە موقع ئیجاجایە لە عێراق چەند شوێنێک سیر کرا من سیر یەکێک لەو برادرانێک کە لە بزەم لە دیالە بوو
بینی بووی لە خواری و عێراقیانی لە هەندێک شوێنی تریش بینراایانی دەیان شوێن بینرا بەڵام ئەم جارە هیچ کەسێک دوایی سێری قیاساتیش بکەنەوە چکە من ئەم جارە تەلەبەکانی ینی بیدای تەلەبەکانی خۆمان برد کۆلێژی پەروەردەی خۆمان بردمان بۆی بیبینن یانەوەنە دڵنیا بووین لە بینینەکە بەڵام سوبحانەڵڵا لەبەر هەور و حاڵەتی ئەوەی کە پەڵە هەورێک دروست بوو لە نزیکی خۆراوابوونە نەیهێش ینی بتوانین یا تەلیسکۆبێکی باشمان بردەبوو بەس ئەم جارە ئەگەر هەڵە نەبم دروست نییە لە ڕووی عقلیەوە ئینسان بچێ سەیری مانگ بکە چکە نابێ یعنی لەو کاتانەیە بە تایبەتی لە هەندی حاڵەتە هەر مستەحیلە بۆ نمونە ئەگەر مانگ ئاوا ببێ پێشخۆر ئەوە لە ڕووی زانستی و هەر کفرێتەوە بە خەڵک بڵێ بڕۆی سێریکەن نابێت ئەگەر ئینسان ینی لە زانستیەکەەوە لێک باتەوە نابێت بڵێ لیژنەیەک تەشکیلکەن بۆ سیرکردنی مانگ بە تایبەتی پار بوو ئەو حاڵەتە ڕوویە شتێکی شم نووسی لەسەری نابێ ئەو شتانە تۆ خۆ مانگ ئاوا بووە چۆن ئەڵێ بڕۆن سێریکەن نابێت لەم حاڵەتەشا تقریبن ئەمە تۆ ینی احتیمالی هینترە ینی ئاویشە نابین لە بەحراوی کاڵن لە وڵاتانی سعودیانە لە بەحرای بینن هیچ بە هیچ شێوەیەک حتا لەم CCD کامێرە کە تەلسکۆبی ژورترا زۆر وردە ئەویش ناتوانانی بیبینێ لەبەر ئەوە بینینەکە ئەوەی کە مەذهبی بینینی هەیە و خەنەعەتی بە مەذهبی بینین هەیە ئەبێ بەردەوام بێ سی ڕۆژەکە بەڵام ئیتر خۆی جاری وە هەیە مەسائلەکان سیاسی و ینی ئەو شتانش دەورە بینێتە ڕاست باش ئێمە چاوەڕێەکەین پەیامنەریشمان لە وازام شاخی گڵە زەردەیەگەر هەڵە نەبم چۆتەوێ گەر هەواڵێک هەبوو هەچەنە تۆ فەرموود وت نابێ لە گۆیژە ئەوە ئاڵەن لە گۆیژێن ئەمساڵ بزانین چیە لە گۆژێشە نابی ئەزانی مەسەلەکە چییە ئێمە کۆمەڵە قیاساتمانێ ینی مانگ کە خولێتەوە بە دەوری زەویە هەموو کاتێک کە خولێک تەواوەکە 29.5 ڕۆژی پێهێچێت لەبەرەوە هەندێک جار لە 29 خولەکەی خۆی تەواوەکە هەندێک جار لە 30 تەواویەکە لەبەرەوە خولانەوەی مانگ وەکو بینینەکە هەندێک جار مانگەکە 30 هەندێک جار 29 سیوەکی تیانە ئەو سیوەکەی کە دانراوە ئەسڵەن هەر هینی ئەتیبارێکی هینی نییە ئەوەی کە دانراوە بۆ چییە خۆی ساڵ 365 و 1/4 ڕۆژێکە مانگەکانیش 29 بۆ 30 کاتێک کە مانگەکان تەواوە بن 11 ڕۆژە مێنێتەوە ئەم 11 ڕۆژە گریگۆری ینی بڵێن ئەوەی کە پێ وتری زاینی دابشیان کردووە بەسەر ڕۆژەکان ئەوەن بەخشیانێتەوە ڕۆژەکان بۆیە مانگێت سابتکەن بەڕاقەکان پڕ کردوێتەوە ژینا خۆی مانگ یا 29 سیە ئەوەی کە مانگ یەک مانگی کامیل بۆی کە بخولێتەوە 29 ڕاست یان سیە چکە 29 پوینت ینی 1/4 29.5 ینی نیوەی ڕۆژێک ئەتە ناکرێتەوە بەسەلەن کاتێک دابنی جا کە ئەمەشیان کردووە مانگی مەجبورە بن بۆ تەواوکردنی لە 4 ساڵ جارێکە ساڵێکن بە سنەی کەبیسە ڕۆژێک ئەخەنە ناو تەقویمەکەەوە بۆی کە هەم بمێنێتەوە بەڵام ئەمەی کە خۆمان بەکاری هێن ڕۆژمێری هیجری ئەو کێشەیتیانە کاتۆ لەم چەند ساڵا هەر جەناب باسی مانگ و فەلەک و فیزیا و قسەی لەسەر مام بکەین لەم چەند ساڵا شتێک بڵاو بووێ نازانم چن لە ڕووی زانستی و پێگەی هەبوو بەڵام کە زیاتر وەکو سیاسیەکان باسییانە کرد کە نەزەریەکێک کە مانگ بتەقێنەوە بۆی کەش و هەوای سەرزەوی سەقامگیر بێ یا شتێک ئالە وابەتە یعنی شتی وا بوونی هەیە تۆ مانگ ئایا سوودەکانی مانگ بۆ ئێمە چی ئەگەر شتێکی وا بێت چ زیانێک ئێمە دەسیێماکەوێت خۆی مانگ مایەی پاراستنی ژیان لەسەر زەوی ئەگەر مانگ نەمێنێ ئێستا بڵین بەهارە لەوە چێت 4 سەعاتی تر ببێ بە زستان ئەوە ئەمە مانگ تەحکوماکە مانگ چونکە زەوی کە ئەخولێتەوە بە دەوری خۆیان ئەنگلەر مۆمنتەمێکی یا بڵین گۆشە تەوژمێکی ئەم گۆشە تەوژمە وای لێ ناکە کە
بەڕاستی بمێنێتەوە بەڵێ چۆن بڵێ هینەکە هەڵەگەڕێتەوە وەکو تۆپێک بخولێتەوە بەڵام کاتێک مانگ بە دەوری ئاخولێتەوە تەوازنی مانگ زەوی ڕاگرتووە بۆ ئەوەی کە هەمیشە بە یەک نەسەق بە یەک شێواز بخولێتەوە و مانەوەی چوار وەرزە کە بەم شێوەیە خۆی دووبارە بکاتەوە و ئەوەی کە بەڕێک و پێچی ڕۆژ هەڵبێت و ڕۆژاوا ببێتەوە ئەمانە هەمووی مانگ ڕایگرتووە ینی ژیانی مرۆڤ ئەگەر هەر کاتێ مانگ نەما تاوان کۆمەڵشتی تریشی هەیە وەک لەوەی کە مانگ ئێمە کاتمان بۆ دیارریەکە ئەمە کاتەکانمان ئەتیمادی لەسەر مانگە حتا ئەم تەقویمی مانگیە لە سین بەکارەهێنرێ بەڵام لە سینا کە بەکارەهێنرێ هەندێک ساڵ بۆ ئەوەی کە سابتیکەن ئەیکەن بە سیانزە مانگ دوای چەند ساڵێک پێویستیان پێ بێت یانزە ڕۆژی فەرقە دوای 3 ساڵێک دروست دەکەن مانگێک زیاکەن بۆی کە سیانزە بێت و لە شوێنی خۆیان بمێنێتەوە مانکەن بەڵام ئەوەی کە ئیسلام کردوێتی مانگەکەی لە شوێنی خۆیان هێشتوتەوە ئێتە وەرزەکان بەسەر وەرزەکان ناگەڕێ وکو شتێکی طبیعی خۆیەتی و زۆر زانستی ئەمە ئەوسا محەممەد سەرنج بۆ شتێ ڕاکێشم دەم زوو سێری ئەو تۆڵە سوورەی سەر شاشەی پەیامەکەم ئەڵە سعودیڵە کەشوو هاسەوتا کەشوهەوا بۆ بینینی مانگی شەوال گونجاوە کەشوهەوا لە دانیکە هەڵم با خێرایی با تەسیر ناکا لە بینینی مانگ تۆش فەرمود نابینرێ شتێکی ئەڵە سعودیڵە لە 6 و 11 دقیقە مانگ لە دایکە بێ مانگ ئەبینرێ ینی لای ئەوان ئەڵە هەشت خولەکیش ئەمێنێتەوە لە ئاسۆە لای ئێمە تقریبان هەشت خولەکێک ئەمێنێتەوە لای ئەوان لای ئێمە تقریبان 5 بۆ 6 خولەکێک ئەمێنێتەوە کەمتر چکە ئێمە تاوەکو ئێستا لە مالیزیا نەیکرد بە جەژن بۆ لەبەرێکە زۆر شەرقە مانگ ئاوا بوو ینی مانگ ئاوا ئەبێت پێشەوەی خۆراوا ببێ کەواتە ئەوان ڕێدی ینی ئەکەن بەچی ئەکەن بە تاواوکەری شەوات ڕەمەزان بۆچی لەبەرەوەی کە ئەوان ناتوان بیبن بەڵام ئێمە هەتاوەکو بەرەو غەرب بڕۆین سەر لە ئەمریکا چاوە بینجێ ئەم مانگە بەڕازی لە ئەرجنتینە بەڵێ لە جنوبی ئەمریکا ینی هەتا بەرەو ئێوە بڕۆی احتیمالە بە تەلیسکۆپەوە زۆر احتیمالی زۆری هەیە و هەندێک ئەژڵێن بە چاویش ئەبینرێت چکە تۆ وردە مانگ زیاتر مێنێتەوە ئەی مامۆسا لە بۆن لە مەغریب و وڵاتانی دیکەی با بڵین خۆر ئاوای طبعا ئەوان زیاتر احتیمالی بینینەکە هەیە هەتا بەرەو مەغریب بڕۆی احتیمالی بینینەکە زیاد بێ هەتا بەرەو ئەمریکا ڕۆی زیاتر احتیمالی بینینەکە زۆرە بێ هەتا وای لێ توانرێ بە تەلیسکۆپ ببینرێ ئیتر وای لێ دوای چکە ئێمە بۆ بینینی ئاسایی ئینسانی ئاسایی ئەبێ مانگ 50 دقە لە ئاسمانە بمێنێتەوە دوای خۆر ئاوا بوون بەڵێ ینی خۆر ئاوا ببێ 50 دقە بە ئاسمانەوە بێ هەموو خەڵکەی بینێ بەڵام ئەگەر لە 20 بۆ 25 خولەک بوو ئەو کاتە چاوی زۆر تیش یان تەلیسکۆپ بتوانێت بیبینێ ئەگەر مەسەلەن 30 خولەک بوو ئەو تەلیسکۆپە 20 خولەک زۆر پێویستی بە ینی لە 15 خولەکە ئایتر لەوە زۆر احتیمالی کەم هەیە ئێستا تۆڵی 8 خولەکە مێنێتەوە 5 خولەکە مێنێتەوە زۆر ینی ئەوشی بیبینێت ئەترسێ بێ بە چاو نەڵێت وڵی نا قسێکی زۆر جوانی کرد مامۆستا شەفاعی وتی تۆ کەونە بە دیقەت لەو سەر شاخەیە لە شوێنە دانیشی احتیمالەکە تۆزە برۆت درێژ بێ یان ئەم برژانگت بێتەوە لەوانەیە وڵا مانگم بینی خۆی ئەمە عیلم واڵێت ینی قیاسە عیلمیەکە وایە ئەمە شەرعیش لەگەڵ عیلما هی ناکۆکێکی نییە شەرع زانایانی شەرع هەمیشە لەگەڵ زانستا ناکۆک نەبوون بەڵام ئەوەیە ئایا تۆ چ قیاسێک هەڵەبژێری ماوسە شەرع زیاتر احتیاطی واکات یعنی زۆر چۆن ئەڵێ یەکلا بێت و یەکلا بێت بۆیە شەرع ئەوەی دیاری کردەوە ڕاستە بەڵام میتر ئێمە وەکو ئەوەی کە لە فەلەکە شارەزابین و ئیجماعی فەلەکیەکان هەیە کە بینین مستحیلە لەم کاتێ باش وڵاوە پێمەڵن ئەڵەن پامنەرمان ئەوێ قسە بکە بزانین لە شاخی گۆیژە لە شاری سلێمانی و ڕامیارمان لەگەڵای کاگڕامیار ڕۆستەم بزانین چی هەیە چەنە نابینرێ بەس بزانین چی هەیە کاگڕامیار سڵاوی خوارد لێبێ فەرموو چ زانیاریەک هەیە وەلیژنی بینینی مانگ ئەڵێن چی کەس مانگی بینیوە لە گۆیژە خۆر ئاوا ببێ ئەنجا خۆراوە نەبوو
ئازام خۆر ئەوانە بوو بزانین هەر ئەڵەن چی کاک ڕامیار جۆ لە دەنگی ئێمە بوو گرفتێ مامۆستا شەفاعتێ با من دووبارەی کەمەوە دیارە هەتاوەکو سەوتەکە تەرتیبە بێت پەیامنێرمان ڕامێر عوسمان لە شاخی گۆیژە لەگەڵ لیژنەی بینینی مانگە هەرچەند وەک دکتۆر محەممەد ئاماژەی پێکرد هەتا خۆر ئاوانە بێ مانگ نابینرێ یعنی تا بانگی ئێوارەوە بێخەم بنلی کە نابینرێ نازان لە جەژنیان نا زین ڕامیار لیژنەی بینی مان خەریکی چین چی ئەکەن زانیاریەکان لە شاخی گۆیژەوە چێ فەرموو کاک ڕامیار دیسانەوە گرفتی تێکەوتێت و با بەردەوام بین تاوەکو دێتەوە مامۆستا محەممەد فەرمووت زانایانی ئاینی کەڵە زانایانی گەورە گرفتیان نەبوو لەگەڵ زانستاوانە بەس ئەوە هەیە بە چ ینی وەکوڵی قیاسێک بە چ پێوەرێک لەسەر چی خۆی یەکلا ئەکەنەوە ناکرێ ئێمە سعودیە کە ئێستا بڵین چکم ئەزین بۆ ئەڵم سعودیە لەبەروی ئێمە جژنی قوربانمان ئیلا لەوێ لە عرفە ینی ئەبێ هەموو مامۆستا ئەبێ هەموو ژیان غەڵەتیوانێ ناکرێ ئەم بابەتی جەنابەت باسە لە ڕووی فەلەکەوەی تر کۆتایی پێ بێنرێ و دقیقەن بووترێ فڵانە کات جەژنە وڵی ئەوە ئەتیما دەکاتە سەر ئەوەی کە زانانی ئومەت و ئەوە یعنی بای ئەوەندە بتوانن لە خۆبردە ینی هەرچەندە لە خۆبردن بەڵام ینی زیاتر لە خۆبردە بن و لە هەموو وڵاتانە نوێنەر بە ئازایانە بە جەریئانە نوێنەری خۆیان دیاری بکەن و زانایانی فەلەک کۆ ببنەوە لەگەڵیانە و قیاسەکە تهدیدکەن ینی ئێستا ئێمە کۆمەڵی معیارمان هەیە نەچێک لەوانە تازەترین معیار ئەوەی کە هەیە جگەلەوەی کە دوو مەزهبی جیاوازمان هەیە مەزهبێکمان هەیە مەزهبی ڕوئیەیە ئەوەیە کە قەناعەتی بە ئیلا بینین بە چاوی سەر بە چاوی سەر و هەندێکشمان هەیە تەلیسکۆپ بەڵام مەزهبێکی تریشمان لەو سەر هەیە کە مەسلەی قیاساتی فەلەکیە واتە هاوڵبوونی خۆر و مانگە کەواتە لێرە ئەبێ زانایان ئەو قەرارە بن بەزیتر ئەوە لە دەستی بنوتویان نییە ینی قەناعەتیان پێ بکەن بە کاکەوەرن کۆ ببنەوە هەمووتان و یەک قەرار بن چکە عادەتەن جاری وا هەیە تێگەیشتنی مرۆڤەکان بۆ بابەتێک جیاوازی هەیە ئەو قیاسانەی کە حتا فەلەکیەکانیش دایانێن بۆ بینین یعنی ئێستا سەیری هەندێک سایتی فەلەکیەکەی ئەڵێ بە تەلیسکۆپ نابینرێ بۆ نمونە لە هەندێکی تریانە ئەڵێ احتیمالی بینین هەیە جاری وایە لە هەندێک حاڵەتە بۆ لەبەرەوەی کە بەحسەکان کە کراوە تا من کۆمەڵی بەحسە کرێ خەڵک ئەنێرێ بۆ جیاواز لە زروفی جیاوازە سیرەکرێ ئایا لە چ پلەیەکە کەمترین حاڵت بینراوە ئایا لە چ کاتێکە کەمترین حاڵەتی بینین ڕوویاوە ئایا مانگ چنێک بە ئاسمانەوە بووە کەمترین حاڵت ئایا گۆشەی نێوان مانگ و خۆر چنێک بووە ئایا مانگ چنێک با بڵێن گۆشەی لە ئاسۆ بەرز بووە و تیشکدانەوەی مانگ چنێک بووە ئیلومینیشنی پێوترێ ئەمانە هەمووی قیاساتە بۆیە بەڕای من ئەو قەزیە ئەگەر زانایان و خەڵکی ینی دڵسۆز لە بوارەکەیە کۆ ببێتەوە هەمووی قیاسێکدا برنرێ ئەو کاتە زۆر ئاسانترە دەستخۆش بێخوا مامۆستا من حەزەکەم تەمەکە تاوا بووە تەوەرەکە خوا حەفیزە و لێ ناکەم جارە با ڕامیاری وەرگرین قسەکانی ئەو کۆتایی هات نجا خوا حەفیزە زین لە لیژنەی بینی مانگ و لە شاخی گۆیژە هیچ هەیە لە شاخی گۆیژی شاری سلێمانیەوە پەیامنێرمان ڕامێر عوسمانمان لەگەڵایە کاک ڕامێر سڵاوی خوارد لێ بێگەر جۆ لە دەنگی ئێمەیە نوێترین ئەو زانیاریانە چین کە ئێستا لەسەر بینینی مانگ و جژن یان ڕەمەزان هەیە چونکە میوانەکەمان لێرە فەرمێ 8 دقه یا با بڵێن خۆر ئاوا بێ 8 دقه دوای ئەوە خۆر بڵی مانگ ئەمێنێتەوە ئایا لیژنەی بینینی مانگ چاوەڕی چین خەریکی چین لە شاخی گۆیژە
جا ئێستا ئێمە مسلمانان چاوەڕێن گۆیشە ئێستا ئەوان لێرن چاوەڕێ ئەوەکەن کە خۆر ئاوا بێ بە تەواوەتی بۆی کەن ڕوون بێتەوە بەری خۆر ئێستا خۆر تقریبان شارێکێک بۆ 20 خولەکی تر ئیتر بە تەواوەتی ونە بێت و ئەو کاتە زیاتر دەبیندرێت جا لێرە لیژنەیەکی لێن ماوەسا دکتۆر محەممەد و شێخ کەمال کە ساڵانە ئەمان لێرە چاودێری لیژنەی بینیمانکەن و تلسکۆپیان پێ لە ڕێگەی ئەم تلسکۆپانەوە چکێ بە چاو نابیندرێت لە بەرەوەی بەری خۆر بە تەواوەتی هەمێکی زۆر هەیە لە ڕێگەی ئەم تلسکۆپانەوە ئەوان لیژنەیەکی وردن و پسپۆرن وەکو خۆیان دەڵێن لە بابەتەکە نەکەن جا کاکشێک کەمال یەک قسەی بچووکی لەگەڵ ئەەکەم کاکشێکیان بێتە ئێرە سوپاس دەکەم کاکشێکیان ئێوە کو لیژنەی لاوەکی بینینی مانک ئەم ساڵ هاتوونەتە شاخی گۆیشتە بە تەواوەتی ینی پەیامە لەوێ سەرکرد ئەم دیاردەیە چۆنە لە ڕووی زانستیەوە لە ڕووی لە ڕووی زانستیەوە معلوم بۆ ئێستا ئامێری حرەکەی مانگ هەل لە هەڵاتن و ئابوونە نەک هەرە مانگ هەموو هەسارەکان و هەموو ئەستێرەکان لەکوێ ئەگەر لە دوای هێڵی ئاوابوون شەوە بێ ئەوە بەشێکی ئەو ئامێرە ئەوە یەکلا کردوێتەوە کە بەیانی بۆ هەر وڵاتێک بۆنمونە مانگی تازەیە یاخود تازە نییە لە مەسلەی شەرعێکەشەوە معلومە ئەگەر ئەم مەعمەعی زانستی و شەرعیە نەبووایە من پێم باش و خەڵک سەری سوکتر بوو وەکلەوەی دانیشە لەو نێوانە چێشمە چێشم کە یعنی هەر بە چاو کەی بینی وەگەر مانگ دووشەوەش بێ باشترە وەکلەوەی چاو بیبینە وەکلەوەی نەیبینی من ئەمە ڕێی منە تێگەی بۆیە شەرعیش ئەوێت چۆنڵێ باڵی خۆی یا هەیمەنەی خۆی زاڵکە بەسەر هەندێک شتا بۆ ئامێر هەڵەکە وەنیە بەڵام هەڵهاتن و ئاوابوونی مانگ هەڵە ناکە ینی چاوێک هەڵەکە دووەم هەڵە ناکە دووەم هەڵەکە سێم هەڵ ناکەوەنیە ئەمە لەبەرەوە لە کۆتاییە شەرعیش هەر بەشێکە لەو زانستە فەلەک ناسی چووکە خوار ڕێگەی پێداوە کە ئینسان هەوڵ بە ئامێر بدۆزێتەوە بۆی بتوانێت پێی بڕوا هەوەی کە تۆ پێی هاتوتە سەر شاخە هەوڵ و تێکۆشانی ئینسانەکان لە ڕووی زانستەوە تا ئەگا بەم تەلیسکۆپی کە ئێمە ڕۆسەیەکن زۆر ڕاست ڕای ناگەانی لە بەردەمی کامێر ینی تەنسیختان هەیە لەگەڵ ئەوقافە ئەوانەڵێن لێژنەی باڵا بەڕست دکتۆر عەدنان نوێنەری ئەوقافی سلێمانیە بیبینن یانەی بینن تەواوە بڕیاری خۆتان قسەی خۆتان دکتۆر وڵی تر دەستخۆش بڵێ کاکدانا ینی ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە لیژنەی لاوەکەین وەکو خۆیان باسیەکەنەوە ناتوانن بڕیار هەم وەزارەتی ئەوقافە و هەم لایەنە پەیوەنددارەکانی تر ئەگەر هاوکارم بێتە ئێرە ئێستا بەری بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان هەرچەنە تۆزە گرفتی ئینتەرنێت هەبوو بەڵام پەیامنێرمان ڕامێر عوسمان بوو لەگەڵ لیژنەی بینینی مانگ لە سلێمانی کە ئەمساڵ لە شاخی گۆیژەوە متابعیان کردو بۆ ئامێرانی کە لەبەر دەستیان نبوو تیلیسکۆپ بەڵام وەک میوانە بەڕێزەکەمان دکتۆر محەممەد ئاماژەی پێکرد دڵنیابن لەوەی کە بەو تیلیسکۆپ بە گەورەی کە لەوێش پیانە نابیندرێت چونکە مەودایمانەوەی لە ئاسمانە زۆر کەمە. ئەگەر ئەو پرسیارش لە کارتۆر بکەین پێشنیاری جنابیان بۆ کە بچنە گۆیژە کە لەوێەوە ساڵان لە گڵە زەردە بۆشی گوازراوەت و کارکتۆر وڵی پێشتر لە گڵە زەردە ئەکرا منیش حەزمە کردیانی بەڕاستی بچم بەڵام بەڕاستی هەندێک کەس کاتێک کە لیژنەی مانگ بە محاکات و لاسایی شێوەی شێخ حەسەنی گڵە زەردەیان لەوێ کردووە ئەو زانە بەڕێزە گەورەیە بوو بە نوکتەی سەر سوۆسیال میدیا و ناشرینکردنی بەڵێ خەڵکی نەزان بەڵێ ئەو ئیشەی کە شێخ حەسەنی گڵە زەردە کردوێتی زۆر کارێکی گەورە بۆ کردوێتی لەو کاتەیە ئەویش هاتووە بە دەستی خۆی بەردەکانی داتاشیوە لە شاخەکە
بەدەست بە ئامێری تایبەتی بۆ ئەوەی کە شوێنی خۆراوابوونی پایزە و شوێنی خۆراوابوونی هاوین و ئەو بەشئینەکانی تر دیار بێ بۆی کەسی کە سەیری مانگەکە هیلاک نەبێ سەیری چه ئاراستەیەەکە وەڵکو ڕێک سەیری ئەو ئاراستەیە بکە کە مانگی تیابی ئەمە کارێکی زۆر گەورە بووە بەڵام بەداخەوە قدری زێر تەنیا لای زەرەنگەرە ئەدوایە زانایانی فەلەکناس زانایانی گەردوناس ئەوەی کە لە بواری گەردوناسیە ئیشیان هەیە بچن باسی ئەوە بکەنەوە چییە ئەو شکانە چییە ئەوە مەسلەکە لیا بۆ ئەو زانا گەورەیەوەی کردووە نەک مەسەرەن ببێ بە نوکتە و بڵێن لە پشتی بەردێکەوە سێری مانکرێ ئەمە ڕاستی ئەمە قەدر و ڕێزی ئەو زانا گەورانە تەنیا ئەوانە ئەزانن کە لە بواری فەلەکناسی و گەردوناسی ئازان ئەو کەڵە پیاوەچی کردووە هەتا لە مزگەوتەکەیشە لە مزگەوتەکەی حەسەنی گەڵزەرداوە ئەوش دەستیشان کراوەکە خۆر لەکوێیەتە لە بەهاراک لەکوێ بەڵێ تەقویمی کی خۆری داناوە بۆ وەرزەکان حەسەن بەڵێ یعنی حتەنانەت کۆمەڵە ئیشی وردی کردووە بەڕاستی ئەو کتێبانەی شێخ حەسەن ئەگەر لە زانکۆیە هاان بدرێ بۆی جارێکی تر تەمە فارسیە بەداخەوە ئەگەر بکرێ بە کوردی و وەکو ببێ بە ڕیسالەیەکی ماستەر و دکتۆرا و ئیشی لەسەر بکرێ بەڕاستی زۆر گەورەیە بۆ میلەتی کورد کە کەڵە زانایەکی ئاوای دەستخۆش زۆر بەڕست دکتۆر محەممەد ئەحمەد دکتۆرە لە بواری فیزیا سواز بووی کە لەم تەورێ لەگەڵمان بووی ئەمەی یەک قسە تا دوای بانگی ئێوارە هیچ کەسێک دڵنیانی لەوەی کە ئەکرێ بە جژنیانەوە نیە کردن بە جژنەکە ئەوە لە دەسەڵاتی بەڵێ بەڵام بەدڵنیاییەوە بینینەکە لە ڕووی زانستیەوە نابینرێت لە ڕووی فەلەکیەوە بەڵام من اقتراحەکەم وەکو خۆم ئەگەر بکرێ ئەو شوێنەی شێخ حەسەنی گڵەزەردە بکرێت بە مەرسەدێکی فەلەکی لەوێ تەلیسکۆبی تیادا بنرێ و بکرێ بە شوێنێکە ڕوانگەی بینینی مانگی لێەوە بکرێت دەست خۆش کاوی سۆرجان بەخێر بیت عزیزمان نایکاتمان گرتی خۆشحاڵ بووین خۆشحاڵ بوون ئیشەڵا بەیانی جەژنە وڵاتومە لە سایانەوە 9.9 مانگ لە دایک بووە بەڵامی تر ئاعتیبار بە حسابات نشیان کرد بە جەژنە قسەکەی من سەر کردە جەژنە دکتۆرجان بەخێر بێت لەگەڵ بێخوا سەرکەوتوو بن خۆشحاڵ بوون ببینینێ بەڕێزی لەگەڵ بێخوا حافیز بێخوا سەرچاو کاک شێخجان منەڵم پێشنیارێکەکەم بۆ جەنابەت ئەگەر پێشنیارەکەم نشکێنیتی ئەمڕۆ لەبەری لەوەچێک کۆت تا ڕۆژ بێ لە 1990 حەزەکەم جەنابیشی بێتەوە بە لای شێخەکە ئەنج دوای بۆ دوعاکان وانە عەبدولخالق پێوتم کاتێکی باشڕین بە ئینشاءالله و دڵنیاش بن با بینەران بزانن کە تا بانگی ئێوارەنەیە ئەوە هەر هیچ هەر هەر ناشی بینن کاکە جان سەلام عەلەیکم دووبارە ئەڵڵی خۆ زۆر جوان بازاوە دەدیمەوە شاخاوانی ئەگەر ئێوە ئاوابی ببینن بەڵام لە ڕووی زوومی کامێراکەوە لەوانەیە دەنگ بە دەنگی برنج و تەرتیباتەکە ببینرێ بابینەوە سەر خواردنەکانمان بۆمان شیکەر جای ئەمە فەنێکی تر ئەمە شەرتە کرد باشە کاک شێخ ئەمە زرشکەکە بوو ئەویان بەڵێ زرشتە بەقیمە و سوکراوە فەرمو بۆمان باسکەرەوەچی وە کردین ئەمە خواردنەکەمان بوو ئەوش برنجەکە مەحشی کولەکە کە بە ماس دەکرێ باشە کوردانی ڕۆژاوایە بەقیمە سوکراوەتەوە جوان وە لە دوای کە قیمەکە سوکراوەتەوە بە ماسیش کردومانە دواتر بە بایام بە ڕۆنی کوردی سوکراوەتەوە گراوە بەسەریە ڕۆنی کوردی برنجەکەمان برنجی دۆلفینسیە بە شاریەکەشی هەر دۆلفینسیە بە هەمان شێوە و بەزەیتی کاشۆ کراوە بە هەمان شێوە سە سوپێکی شعرێمانەیە ئەوە شار دۆلفینسیە زەڵاتەکەیش جوانە ماشەڵڵا زەڵاتەکەش وەڵا هەنەمیەوە هەبووتم بە کۆتای پێ خۆ کۆتای پێاتوێرە نەماوە ئەویش کردی بەجێژ بە شەربەتی خاڵقی من تێکەڵم کردووە گەر دیقەتی هەبێت زەردم کردووە و ڕازانمەوە هەر لێو تێک نەچێ بڵێ میوە کەشمان بۆ نەبڵی سێوە کەش دۆلفینسیە ئەوە توانی بڵێن خاڵقیە شێف دیار ئەم ڕەمەزانە لەگەڵ بەرنامەکەمان لەگەڵ بینەدان لەگەڵ ئەم ستافە عەزیزەی کەناڵی ئاسمانی پەیام تۆ شتی خۆش و بەسەرهات چیت لایە وڵای من شتێک مەسەر هاوڕێیان ئاگیان لێ نەبوو بە مایکۆ ڕۆشمەوە بۆ ماڵە خوا بەڕاست زانی
بە زیێبانی هێناوە لێ دامنایەوە یعنی جیازەکەشی پێوە بوو وڵی جا باشت پێ بڵم جا بامی جێک حاڵی ناخۆشە بەمێ لەسەرەوە نازانم بزەبت تا چەند بەڵام لەم مودەیە ڕۆیشتوی چیت قسە کردو تەلەفۆنە بوات بە حەچیت وت بێ ئەمان گویان لێ بوو ئەمان لێرە جوان زۆر نییە دوور نییە بۆ کیلۆمەترێک باوایدا بیترسێنی گەشت بەدەم ماڵەوە ناوسارەکە باشەمە چی بێرم هەم کەسێک مایکەکەی لێم کردو ئەوە شێف دیاربا شتی خۆشەوە بگەڕمە سەفرێ یەکێک لای ئێمە لە خستخانە لە عملیات ئەمە جدی تایبەت لە بەرەکەی کڵاوی کتابێت شەکەینە سەرمان کڵاوەکە خۆی گەڕی و بیری چوو کڵاوەکە هەر بۆ ماڵەوە بۆ کڵاوەکە چوو بۆ دەرچوو بۆ سیار هەرخەوە سەیری کردبوو نێزانی چییە کڵاوی ئەبراتی جیاوازەوە ئەوە بیرچوونە ڕاستەوە شێف دیار تۆ خەت بەم جلانە نەچیتە ناو بازاڕ و پاس و سیار بۆ دایرەکان زیاتر بەجلی ئیشوکاری خۆماڕم چونکە وا ئەگونجە چون زاروە لە ئیشام ئیشێکی دایرێم هەیە یان زەری بەمە هەیە یان نەچم بۆ دادگایان شوێنێک ئیشی هێوامانە بێت کات عادل بەەوە ڕۆشتمە زۆر ئاسایە بەلامەوە تاوان بینرانی بەڕێز ئەمە شێف دیار ئەمڕۆ بۆیە قەیسی لێنەنا لە یەکێک لە ڕۆژەکانە قەیسی لێنا زۆر بە جوانی تەرتیباتی کردبوو ئەجینە قەیسی لێ ئەناچکە بێگومان بەیانی شەڵا جەژنە هەرە بێتیای بێ جا ئەوە وڵاتەکانیش وە وردە وردە ئەیکەن بە جەژنانەکان هەنێکیشان هەرماوە ئاوتا لە 6 و 11 دقە مانگی شەوال ئۆکوڵی دەرەکەوێ چونکە ئەبێ ئاوا بێ بەرحاڵ ئێمە گەڕ ڕەمەزان بێشەڵا بە ڕۆژوە بین ئەگەر جەژنیش بوو جەژنیشەکەینی شەڵا بە خۆشی هەموو لایەکوک مامۆستا شاخەوان فەرمووی ڕەحمەتی خوا لە هەموو لایەکمان بێ با ئەو ئادا بە خراپانەی هەنیان کەین ئەو ناشەرعیانەی هەنیان کەین تێکەڵاوی تەوقەکردنی ژن و پیاوی نامەحرام سەرقەبران نۆ جەژنا نازام ئەم بابەتانە نەکەین و جەژنێکی باش بەڕێ بکەین و لەسەر و هەموو شێو باسی کرد وتی ئەم مەسەلەی تەقەمەنی و یاری ئاگری زۆر ساعتەوە خۆشمانی ئەسمان پێکردانی ئەوە ئەزانە زۆبی کاداک ئەوە چی بوو لە دەر شەڕە ناوەڵاوە تەقەمەنیەوە دی دوکان نارە بەڕێزەکان خۆشەویستەکان لەوانەیە بەشێک لە داهاتی ئێوە لەوایە بەڵام ئەوە مەفرۆشن بەخواخوای گەورەی شەڵا لە شوێنێکەوە لە خواردنێکی ترەوە لە بابەتێکی دیکی مارکێت و دوکانەکەتانەوە خی گەورە بەرەکەی تێکا و بەڕاستی ئەمە ئەرکی لایەنە پەیوەندی دارەکانیشە وانی مامۆسا ئەوانە بێ نهێڵن ئەم شتانە بفرۆشرێ ئەمە هیچی وامان نەماوە تەنها دوعاکانی مامۆستا شێخ فاتح نەبێ وردۆ دەشتێخ جان انشاءالله تۆ منە ڕۆمەرەی دوعاکان عادلوانمان بیر نەچێ بەڕاستی بیرمان نەبەدانی زۆریان بە من کرد کاگەرکانی گەرنی ئازابێ من خۆی زانیە زەزوو ئەبێت تۆ گرنی ئازاکە ئەو گرن توازاکە ئەو من بۆیەوە دەست پێشخەری بۆ ئیجوا بڵێ ئەو ئازایەکە دڵنیام لەوە ڕێز بۆیەک بێکیان دەستیان خۆش بێ انشاءالله دەستیان مولایە خۆش بێ خوا سەرکەوتوتان کە مانگێکی زۆر پڕبەرەکەتمان بەردەستەر بەڕاستی لە کوردستانە و پڕ لە مەحەبەت لە خۆشەویستی بەڕاستی منم براز و خۆشەویستانەی کەناڵ ئاسمانی پەیام هەرگیز لە یادیان ناکەم زۆر خۆشەویست زۆر لە خۆبوردوو زۆر بەڕێز ینی ئەمە لە هەموو شوێن دەست ناکەوێت کاک شێفتیار بەڕاستی جا شەرەفی ئەوم پێ بەخشام من مامۆستا شێخ فاتح یەکەم ئەڵلقەی گوڵستان من مامۆستا شێخ فاتح هاتینە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست ختام و هەمیسێک ئەم ڕۆژ کۆتا ڕۆژی ڕەمەزانە و وا دەرەچێ ئاخر ئەڵلقەی گوڵستانە بێگەربیانی جەژن بێ بۆیە خۆشحاڵ بووین لە خزمەتتانە بووین گردنمان ئازاکەن لە هەر ڕفتارێک لە هەر قسەیەک لە هەر پرسیارێک کە گەر ئێوەی عاجز کردبێ ئێوەی دڵگران کردبێ ئەم خواردانەمان پیشان داون تەنها بۆ فێربوون بووە کەسێک نەیبوو بێ یان کەسێک حەزی پێی بوو بێ قەینا ئێمە وەکیلتان بووین ئەوانەمان خواردبێتمان وانە براکەتان خواردێتی و کوای ئێوە خواردبێت کەمترین خوارددانە بوو نوشی جانتان بێ فەرما مۆستا تۆ بچۆرە بۆ لای ستۆدیۆی بەس مامۆستا دوعاکانی ئەمڕۆ تایبەت بن ئینشەڵڵا چونکە ئاخر ڕۆژەوە وا پێچێت ماشەڵڵا شتەکانیش جوانن شێف دیار ڕەنگێکی خۆی هەیە هەر ڕەنگی ڕاستە تقریبەن کە سەیرەکەیت ئیشتیهات بۆ خوارد نەچێت وانە ئەگەر تا کارشت حاز نەبێت ئەگەر بەیانی جەژن نەبێت سپی ئەوارەی ئامادەکەی ئەگەر یان چەند سەوز نەبوو بەڵام ئەگەر وڵی لێر لەم بەنامی فاسلەمان نەکردوانی فاسۆلیاکەی زۆر باشە خۆشەویستان لەگەڵ شێف دیارە ڕێز و خۆشەویستیمان هەیە تا ڕەمەزانێکی تر ئەگەر بەیانی جەژن بوو
تا ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گوڵستان لە ساڵانی داهاتوو ئەگەر خواتە من بێ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین ئەگەر جەژن بوو جژنی هەمووتان پیرۆز بێ هەمووتان لە شادی و خۆشییا بن خۆی گەورە ڕەمەزانی لێ قوبوڵ فەرموو ببێتین بە باشترین شێوە خواتان لەگەڵ و ستۆدیۆ بۆ دوعاکانی مامۆستا شێخ فاتح بەجێهێڵین. خۆی گەورە پاداشتان باتەوە کاکداناک براز و خۆشەویستانم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا فاغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فاغفر لنا فإنه لا يغفر الذنوب إلا أنت. حسبنا الله ونعم الوكيل حسبنا الله ونعم الوكيل حسبنا الله ونعم الوكيل. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ارزقنا الإخلاص اللهم ارزقنا الإخلاص يا رب العالمين. اللهم ارزقنا الإخلاص. اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك يا رب العالمين. ئەیە زاتەی پێش ئەوەی ببین و ئێستا کە هەین و لەدا هاتووە کە ئەبینەوە ڕۆح و لەم جیهانە بەجێهێڵین ئاگاداری ئێمە بوویت علام الغیوبیت یا رب العالمین. ئەیە زاتەی ئاگاد لە خوتورەی دڵ و پێش خوتورەکە و دوای خوتورەکانی دڵیشمان هەیە. ئاگداری بە مێرولەیە لە بنی زەویە بە ڤایرۆسێکی بچووک لە شوێنێکی تەنگەلانە ئاگداری بە ژیانی بە داهاتووی بە ڕزقی بە هەموو شتێکی ئیلاە العالەمین. ئێمە ئەو عەبدانەی تۆین کە ئەگەر بەڕاستی ئیماندارێکی ڕاست بین خۆشەویستی تۆ و سەیدی و گەورەی مەخلوقاتین یا ڕەبی لێتە پاڕینەوە لەم کۆتاییانەی مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕۆژە کۆتاییەکانی ڕۆژی مانگی ڕەمەزان و ڕەنگە ئەخیر ڕۆژی ڕەمەزان یا رب العالمین بێت لێتە پاڕینەوە عەفومان کە و لێمان خۆش بە گردنەکانمان لە ئاگەی دۆزەخ ڕزگار بکە ئیلاە العالمین. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا ربي خوای گیان تەواوی بینەرە ئازیز و خۆشەویستەکانمان تەواوی خۆشەویستان و ئیمانداران و مسلمانان تەواوی ئیمانداران و مسلمانان لەسەر ئەرس تەواوی ئەم ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم برا ئازیز و خۆشەویستانەمان لێرە یا رب العالمین. ماڵ و مناڵ و کەس و کار و خۆشەویستانی خۆمان و کەس و کاری ئێوەی ئازیز و خۆشەویست یا رب یا رب یا رب محفوظی دنیا و قیامەتمان کە حەسەنەی دنیا و ئاخرەت بڕێژە بە سەرمانە چاکەی دنیا و ئاخرەت بخەرە بەردەستمان لە ناو چاکەکانە بمان ژێنە و بمان مرێنە و زیندومان کەرەوە یا ربی خوای گیان. عاقبەتمان بەخێر بگێڕە و لە عاقبەت خێران بین ئیلاە العالمین. یا ربی خوای گیان لەم سەعاتەیە کەسێک لە ئێمە نەما بێت تۆ عەفو نەکردبین لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە عەفوت کردبین ئیلاە العالمین عەفومان کە و لێمان خۆش بە و داوای ئازادبوون لێکەین لە ئاگری دۆزەخ داوای ڕەحمەتی بەرفراوانی تۆکەین
داوای مەغفیرەت و لێخۆشبوونی بەرفراوانی تۆکەین، داوای عتق من الناری تۆکەین إله العالمین، بە ئاگری دۆزەخ داخمان نەکەی إله العالمین، لە فرامۆشکراوەکانی بەرزەخ و قیامەت نەبین، لەو کەسانە نەبین کە فریشتەکان نەفرەتمان لێکەن و بێزمان لێکەنەوە یا رب العالمین، لەسرە مەرگا فریامان کەوە عاقبەت خێریمان بنصیب بکە یا رب، یا ربی عاقبەت خێریمان بنصیب بکە إله العالمین، جەژنی ئازاد بوونمان بێ لە ئاگری دۆزەخ و ڕزگار بوونمان بێ لە هەموو مەینەتیەکانی دنیا و قیامەت یا رب. یا ربی خوای گیان، زۆر زۆرن ئەو برا و خوشکانەی کە داوای دوعای خێرەکەن لەم تەنگی مەغریبە و لەم کۆتاییانەی مانگی پیرۆزی ڕەمەزان و لەم ڕۆژە مبارەکەی 29 ڕەمەزانی إله العالمین. دعا و پاڕانەوەکانیان گیرا بکە، وەریان بگرە، قبوڵیان بکە، تەوبەکانیان قبول بکە، تەوبەی نەسوحیان پێ ببەخشە، بەردەوامیان کە و ئیستیقامەتیان پێ ببەخشە دوای مانگی ڕەمەزان لەسەر عیبادەت و لەسەر دین و لەسەر ئیمانداری و لەسەر بەخشین و لەسەر ئەوەی کە بە تەواوی خۆیان یەکلا بکەنەوە بۆ تۆ یا رب، یەکلامان کەیتەوە بۆ خۆتی إله العالمین. لە کۆڵانەکانە یا ئەرحەم الراحمین جارێکی تر ڕێمان لە شەیطانەکانی نەفس و هەوا و ئارەزوو و شەیطانی ئینس و جین نەکەوێتەوە یا رب، لە بازاڕەکانە هەرگیز دەستە و یەخەی مادیەت و قورگمان دەستە و یەخەی دەستی شەیطانەکان نەبێ جارێکی تر لە خشتەمان برێت و دنیا و مادەگەری یەخەمان پێ بگرێتەوە إله العالمین، دنیا لە دڵمان دەرکە و ئیمان و قیامەت و زیندوو بوونەوە و مەحشەر و یادی تۆ لە دڵمانە زیندوو بکەرەوە یا رب. یا ربی خوای گیان، هیچ ڕۆژێکی تر نەیە بە سەرمانە سارد بوونەوە و کاڵ بوونەوە و خاو بوونەوە لە دینداری و لە ئیمان بێ بەسەر ئێمە یا إله العالمین تا ئەو ڕۆژی ئەم ڕۆحی ئەمانەتە تەسلیمەتەوەکەین یا رب. یا ربی خوایە ئەو برا و خوشکانەی لە دەرەوەی وڵات، لە هەندەران، لە کوردستان، لە هەر چوار پارچەکەی کوردستان، لە هەموو وڵاتانی مسلمان یا رب العالمین، بەم ئێوارەیە کە ئەپارێنەوە لە تۆ دوعاکانیان گیرا بکە، دوعای ئەمە و پێشیان هەرچی پاڕاونەتەوە گیرای بکە بۆیان، دوعای ڕابردوو داهاتویان یا رب، فێری دوعا و پاڕانەوە و مناجاتی خۆتمان بکە و لە خزمەتی خۆتا بمانژێنە و بمانمرێنە و زیندومان بکەرەوە یا رب. ئەم دڵەمان تەسلیم بە تۆکەین یا رب العالمین، لەناو فرشڕێشی قورآانی پیرۆزە بمانژێنە و بمانمرێنە، لە بەهاری قورآانی پیرۆزە بمانژێنە و بمانمرێنە یا رب. هەرگیز قورآن و سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەم دڵەمان دوور نەکەوێتەوە و لە بەردەم ڕێگە و نەبێتە ڕێگای شەیطان یا رب العالمین، ڕێگەکەمان نەبێتە ڕێگای شەیطان و هاتوچۆی شەیطان بۆ ناو دڵمان و بۆ ناو خوێن و لاشە و جەستەمان یا رب. یا ربی خوای گیان، دوعاکانمان گیرا بکە و عەفومان کە، یا ربی خوای دوعاکانمان زۆر بکە و بەردەوام لە تۆ بپاڕێنەوە لە سر و لە عەلەنا إله العالمین، یا ربی خوای مناجاتی تۆ ببێتە شیرینترین شتێکە لێت بپاڕێنەوە و لێت نزیک بینەوە و ئونسەت بە تۆ بگرین و بە دنیا و بە حەزەکانی دنیاوە نەیگرین. یا ربی خوای گیان، شەهوەت و ئارەزوو و دنیا و حەزە دنیاییەکان و حرامەکانمان لە پێش چاو بخە یا رب، شیرینی تیامە هێڵە لە پێش چاومان إله العالمین، یا ربی شیرینی ئیمان زیاد کە لە دڵمانە تا شەوقی ئیمان زیاد کا بۆمان، یا ربی مەقاممان بەرزکەرەوە لای خۆت و پلەمان بەرزکەرەوە لای خۆت، نەکەوینە دەستی شەیطانەکان و شەیطانەکانی هەوا و ئارەزوو یا رب. یا ربی ئەوانەی ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە، ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە، دڵی هەموو ئیماندار و مسلمانی خۆش بکە یا رب، بە تایبەتی مسلمانانی غەزە لەم شەڕ و کوشتارە ڕزگار بکە، لەو زوڵم و ستەمەی جوولەکە و ئەمریکا ڕزگاریان بکە إله العالمین، لەگەڵ مسلمانانی یەمەن و هەر مسلمانێ لە هەر شوێنێک گیرۆدەیە بەدەست زوڵم و ستەم و نادادی یا رب. هەر چوار پارچەکەی کوردستانمان یا ربی سەرفرازی دنیا و قیامەت بکە یا رب، بە تایبەتی ئەو برانی ڕۆژاوایە ئەرحەم الراحمین بە حەق و مافی خۆیان بگەن وەکو ئەم کوردستانی خۆمان، یا ربی خوای گیان ڕزگارمان کە لە نەهامەتی و ناڕەحەتیەکانی دنیا و قیامەت، ئەم میلەتەمان جارێکتر نەکەوێتەوە ژێر دەستی زاڵم و ستەمکارەکانی إله العالمین، مەعیشەت و ژیانی ئەم میلەتەمان باشتر ببێ یا رب العالمین، دەسەڵاتدارەکانمان بەڕەحەمتر ببن بەرامبەر بە میلەتەکەمان إله العالمین، سەرفرازی دنیا و قیامەتمان کە. یا ربی خوایە جەژنێکی ئازادی بێ لە هەموو ناڕەحەتی و کۆسپەکانی دنیا و قیامەت، جەژنی ڕزگار بوونمان بێ لە دەستی شەیطانەکانی هەوا و ئارەزوو نەفس یا رب. یا ربی خوایە ئەو ڕۆژێ گەڕێینەوە بۆ لای تۆ باشترین ڕۆژێک بێ کە هەڵێ بژارد بێ بۆ ئێمە تاوەکو بە باشترین عەمەل و ئیمان و کردەوەی باشەوە بگەڕێنەوە بۆ لای تۆ، شەرمەزاری لای تۆ نەبین، لە مەحشەرا شەرمەزاری لای تۆ نەبین، یا ربی لەسەر پردی سیرات نەکەوینە ناو ئاگری دۆزەخی لە
العالمين بر شفاعة حضرة رسول الله بكوين صلى الله عليه وسلم بر شفاعة قرآن يكبيك آيات كاري قرآن بابن قلغان بومان لبرزخ لمحشر لسر بردي صراط لسر ميزان لبردم تو ذاتي تو يا رب العالمين شرمزار نبين لبردم فريشت عزيز كان شرمزار نبين لبردم حضرة رسول الله وبيغمرانا شرمزار نبين لبردم ئەوانەی کە شەرمیان لێکەین شەرمەزار نەبین لە دنیا و قیامەتا سەترمان کە و گوناهەکانمان داپۆشە عەفومان کە و لێمان خۆش بە یا ڕەب یا ڕەبی خوای ژیان ئەم برا ئازیز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام لە هەموو خێر و چاکەیە بەشدار بکە و لە هەموو بەڵاو و موسیبەتێ بە دووریان بگرە خوای گەورە ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆتیان بۆ زیاد بکە و مەحفوظیان کە لە شەڕ و فیتنەی ئەم ئاخر زەمانە یا ڕەب العالەمین هەمومان بپارێزە هەموو ئیمانداران پارێزە هەموو کەسێک بپارێزە و هەموو خێزانەکان پارێزە خوای گەورە عەفومان کە لێمان خۆش بە ئامین آمين آمين يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. ختم الله السلام.